ئازیزان و خۆشەویستان ئەم کاتتان باش. ئێوە بینەری کەناڵی هیوان. من شەماڵ عەلیم و ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم گۆنا سەعید و هیوا عومەر لە خزمەتی ئێوەداین. بەرنامەی ئەم هەفتەیەمان سەبارەت بە ڕووداوێکی گەورەی مێژوویە. 103 ساڵ لەمەوبەر لە گەرمەی جەنگ یەکەمی جیهانیدا لە ڕۆژگارێکدا کە مەرگ و برسێتی و نەخۆشی ئاسوی کۆمەڵگای بەشەریان تاریک کردبوو، جەردەیی و قازانجپەرستی سەرمایە و دەوڵەتەکانی خەریک بوون بڕست لە شارستانیەت ببڕن. هیچ کۆتاییەک بۆ مەرگە ساتێک کە ژیانی ملیۆنەهای هەڵوشی بوو هەڕەشەی وێرانکردنی زیاتریشی دەکرد دیار نەبوو. بە چەشنێک بێئومێدی باڵی بەسەر ژیاندا کێشابوو کە دەگوترا تەنها کوژراوەکان کۆتایی جەنگەبینن. لەو ڕۆژانەدا لە وڵاتێکدا کە بە قەڵای ستەم و کۆنەپەرستی و دواکەوتوی ئەوروپادا دەنرا، ڕاپەڕینێکی چەکدارانە تەقریبەن بێ خوێنڕشتن شۆڕشی رووسیای بە سەرکەوتن گەیاند و وەک یەکەمین شۆڕشی سۆشیالیستی سەرکەوتوو بە ناونیشانی شۆڕشی ئۆکتۆبەر پێی نایە سەرشانووی مێژوو. شۆڕشی ئۆکتۆبەر کە لە 7 نۆڤەمبەری 1970دا بەرپا بوو، ڕابڕانێکی گەورەی مێژوویە. توندپێچێکی چارەنووسازە لە ڕەوتی خەباتی بەشەریەت بۆ ئازادی یەکسانی. کاریگەریەکانی سەرڕای هەر نووشت و پاشەکەیەک تا ئێستش بەردەوامە. لەم بەرنامەیەدا لە 103 ساڵ یادیدا لە چەند گۆشەنیگایەکەوە ئەم ڕووداوە گەورەیە تاوتێ دەکەین. من و هاوکارانم ئەم شەو هێندەی کات و مۆدای ئەم بەرنامەیە ڕێگامان دەدات، هەوڵ دەدەین ڕووناچی بخینە سەر هەندێک خاڵ سەبارەت بەم شۆڕشە، بەو ئومێدەی بتوانین لە دەرخستن و گەیاندنی باری سەرنجی خۆمان بە ئێوەی ئازیز سەرکەوتوو بین. بەردەوای لەگەڵ هاوکارانم گۆنا سەعید و هیوا عومەر دەست پێ بکەین. داواتان لێ دەکەم بۆ پشتیوانی کەناڵەکەمان لە خوارەوە بە کلیککردنی سەبسکرایب یان ئیشتراک بەشداری کەناڵەکەمان بن و بۆ ئەوەی ئاگاداریتان سەبارەت بە بەرنامەکانمان پێ بگات دەتوانن کلیکی زەنگ کەش بکەن. سەرەتا لەگەڵ هیوادا بە پرسیارە دەست پێکەم. هیوا جان، چه مێژوویەک شۆڕشی ئۆکتۆبەری بەرهەمهێنا؟ پاشخان و هۆکارەکان چی لە ڕوانگەیتەوە؟ هێزە دەرگیرەکان هەلومەرجی هەڵگیرسانی شۆڕش چی بوو؟ و چۆن ئەو شۆڕشە توانیت سەرکەوێت؟ سڵاو شەماڵ، سڵاو گۆنا و سڵاو لە هاوڕێ ئارامیش لە پشت کامیراوە لەگەڵمانە، سڵاو لە بینەرانی خۆشەویست. لە ڕاستیە شۆڕشی ئۆکتۆبەر ینی ڕووداوێک بوو لە ناوەخۆی رووسیا ڕوویدا، بەڵام کاریگەریەکانی لەسەر هەموو دنیا و مێژووی مرۆڤایەتی جێهێشت لە سەدەی 20ەوە تا بە ئێستاش. واتە کاتێک بیر لە ئۆکتۆبەر دەکەینەوە وەک ڕووداوێکی جیهانی دەبێت مامەڵەی لە تەکداک بکەین. ڕووداوێک وەکەوەی جەناوی شدوتت ئاسۆیەکی تازەی ینی بدەوە، ئاسۆیەک تا بێ ئێستاش بەڕوون لە دڵی دەتوانین بڵێن ملیۆنان. ئەمڕۆ باز لە مێژوێک ئەەکەین کە لە ڕاستیە کە لە مێژوودا وێنەی نەبووە لە بە ئامانجکردن و چاواشەکردن و بەلا ڕێدابردننی لەلایەن سەرمایهدارانەوە، بە تایبەتیش لەم ینی ساڵانەی دوایی لە ناوەندەکانی لەم دنی لیبراڵی و لەم جەوەی کە ئێستا هەیە و لە ژامەنووسان و مێژوو نووسان تەبعاً بەشێک لەوانە لە ڕاستیە کە من پێم وایە ئەمانەش خۆیان بە نەتیجە بەشێکن لە قوربانی سیستەم، ئەمانە بەشێکن لەو گشتەی کە عەقڵ کەوتونەتە بەردەم هەڕەشەیەکی گەورە. بۆ بازاندن لە مێژوودا زۆر لەو بارەیەوە نووسراوە ینی ئەو ڕەشەماڵ و دەڕاستی زۆریش دەوترێ، بەڵام دەبێت لێرەدا منهەجەتێک بەکاربین بۆ ئەوی تووشی ڕزکردنی کۆمەڵی خاڵ نەبین بە ئیجابی بۆ خاڵیکردنەوەی ئەو مێژوە لە هەر کەم و کوڕێک یا بە پێچوانەکەی. و دوجار ئەوەندە بە ڕژبینی بیبینین وە کۆی لە هەندێک لە ناو چەپەکان دەبیندێت لە ڕاستیە پێمە وابێ بڵێن ئەمە دا ببڕین لە فکری سۆسیالیستی بڵێن ئەمە مارکسیەتەوە نەبووە مارکسیت بێبەریە لە مەزمونە. لەم چوارچێوەیەدا هەڵسانە لە ڕاستی هەڵسەنگاندنی جۆرێک دەتوانین هەڵسەنگاندنی بەستەڵۆچی و یا هەڵسەنگاندنیی ئایدیالیستی کە بەشی زۆری دەچنە ئەم چوارچێوەیە. بەخۆ بە دوورگرتن لەم دۆرە باسکردن و بیرکردنەوە ئەزمموی یەکێتی سۆڤێت لە سەدەی 20دا تاقیکردنەوەیەکی گرنگی دەتوانین وان ناوی لێ بنێن پەیوەندی لە هەڵومەرجێکی مێژووی دیاریکراوی ماتریالیدا کە جیاواز بۆ لە مێژوەکانی پێشخۆی بە پێوەری تەمان قیاسەکە بە قیاسی لە پێناو ئەو مەسەلانەی کە پەیوەندی بە مرۆڤایەتی و مەسلەی یومانی و مەسلەی دادپەروەری و یەکسانی. پێم وایە هاوکاتە بەم تێگەشتنە دیالکتیکە دەتوانین خاڵە لاواز و بێزەکانی زۆر یعنی دەتوانین باسی بکەین وە چۆنێتی سودوەرگرتنی لە بارودۆخی ئەمڕۆدا گفتوگۆی لەبارەوە بکرێت. هەرچەندە لە هەمان کاتدا یعنی ناکرێت بە پێی واقع و بارودۆخی ژیانی ماترالی ئەمڕۆ تەماشای ڕووداوەکانی شۆڕشێکی بەر لە زیاتر لە سەدەیەک لەمەوبەر بکەین، بەڵام تۆ بێنە بەرچاوی خۆت سەرۆکایەتی حزبی بەلشەفی و لینین ئەنجام نەدرا بە بەدەسەڵاتی 3 سەدەی قیوازیەت و
ئەمانە نەهات باە و ئەو وزەی لە ناو خەڵکی چەساوە بەم ئاراستەیە بە چ ئاراستەیەک دەبوو دۆخی رووسیا و بە تایبەی مرۆڤایەتی بە چ ئاراستەیەکە دەڕۆیشت تەمەەن ئەوکوی جەناوت لە میانەی پرسیارەکەی وتت یعنی دۆخی رووسیای ئەو کات پێشتریش یعنی ئەوان دەست و پەنجیان نەرم کردووە لەگەڵ چەندین شۆڕش و ڕاپەڕینی تریش 20 ساڵ لە شۆڕشی ئۆکتۆبەر حزبی سۆسیال دیموکراتی رووسیا لێکەمی سەر و ئەرچیان وەکو حەزب بۆ گویان تەمەەن هەر لەسەر ئەو بنەمایشدا جیاوازی و کێشەکانی نێوانیان دروست دەبێت مەبەستن لە بەرشەفیک و مەشەفیکە تا لە ساڵی 1970 و تووشی حاڵەتی جیادە بن 1912 سەربەخۆ لەگەڵ بەشداریکردنی رووسیا تەعاان لە شەڕ یەکەمی جیهانی وەک شەڕێکی پاوەنخوازی لە دوای ڕۆژ لێکەوتەکانی لەسەر برسیکردن قوڵ زیاتر دەبێت طبعا پێشەوە حاڵی ڕاپەڕینێکی تریش ئەویش لە ڕاستی تووشی شەڕەوە زیاتر لە 1.5 ملیۆن لە خەڵکی رووسیا جان لە دەستدەن و لە 3 ملیۆن کەسیش تووشی بە حاڵەتی برینداری دەبن طبعا پێش چەند مانجێک لە شڕۆزواجەی کە باسمان کرد کە ناتوانێت بەردەفیک بە باشی واقعەکەی دەستنیشان کردبوو لە ڕاستیە بە خستنە ڕووی چارەسەریش لەسەر ئەم بنەمایە لێرەدا یعنی حزبێک کە خاوەن فکر و پرەنسیپ و یعنی ئەوەی پێ دەوترێ حزبی تەلیعا ئامادەیە لەگەڵ پاڵپشتی لە دروستکردنی شورا و ڕێخستنی جوتیاران و کرێکاران ئەم جۆرە لە ڕێخستن تەمان بەشێکە لە بیری شیکاری توێری لە توێر و پراکتیکی شۆڕشی ینی سۆسیالیستی ئێمە پێشتر لە ڕاستی هەر پێشەوە ئەزمموی کۆمەنەی پاری خستن حزبی پێشڕە و ئەزممونێکی باش دەبێت بە تایبەتی بۆ خودی دیکات کەمتر لە 50 ساڵێک دەبێت لەگە شۆڕشی ئۆکتۆبەر و بۆ خودی مارکسیش کۆمۆنا ئەزممونێکی گرنگ دەبێت و دواتر ئێمە سەری تێگەیشتنەکانی کاتێ مارکز ئەزمموی کۆمۆنە دەبینێت تەمان ئێمە دەزانین بیدایی لەگەڵ نەبوو بەڵام دواتر پاڵپشتی کرد و دواتر ئەو بازدا قۆناغی ڕۆڵی دەوڵەت لە قۆناغێکی مۆی بەکار دێندرێت کە من کێشەم لەگەڵیەیە لە ناو دووکەوانە ئەوی پێ دەوترێ ئەتۆریتی پرۆلیتاریا ئەمانە لە ڕاستیە یعنی بارودۆخێک بوو لە زۆر ڕۆوە کاریگەری لەسەر ئەم هەڵومەرجە کرد یعنی ئێمە قسەمە لە ساڵ مەرجەکە کرد لە ڕووی زاتیەوە کە باسمە لە حەزبی بەرشەفی کرد لەم بارودۆخە کە کاریگەریەکانی چی بوو و چۆن توانی خۆی ئامادە بکە لە ڕاستیە لێرە بابڵێن هێزی سیاسی و فکر تەمان ئەو پەیوەندی لە نێوان توێر و فکر بوو بابڵێن توێر و واقع بوو کە باسمان کرد ئەمە لە ڕاستیە تەواو لەو باردۆخی ئەوێدا ڕنگ دەداتەوە و پێشتر کۆمەڵی خاڵیش دەبێ ئایا پاڵپشتی لە شۆڕشە ڕاپەڕینە بۆرژوازیەکەی ئەوێ بکرێ یان بە جۆریشتر تەعامل بکرێتن ئێمە جیاوازیەکانی ناو حزبی سۆسیال دیموکراتی رووسیا دەزانین بە چه ئاراستەیە گەیشت بۆی من پێم ئەم باردۆخ بڵێن لە باردۆخێکی دیاریکراوی مێژوویی هاوکات یعنی لەگەڵ ئەو هاوسەنجێ لە ئاستی سیاسی و هازیی شۆڕژێر لەگەڵ توێرێکی شۆڕژێر کارێکی چلۆنایەتی دێنێتەکایەوە زۆر باشە دەستەکانە خۆش هاوڕێ هیوا گۆنا ئێوە پاشخان و هۆکارەکان چۆنە بینن چۆنی هەڵەسەنی ئەم شۆشە چۆن توانی پرسیارە جواب بیتەوە ئەم شۆشە چۆن توانی سەر بکرێت چکە پێما بێ هیوا فریان نەکەوت بە جوابی ئەو پرسیارە باتەوە فەرموو زۆر باشە سەرەتا با منیش هەرجەخت لەوا باسی کرد ئەویش ئەوەیە کە شۆڕشی ئۆکتۆبەر سەری بە چەند مەسلەیەکی بە چەند بارودۆخێکی تایبەت و گرنگەوەیە یەکە تاکەی ئەگەڕێتەوە بۆ شۆڕشی 1905 کە تایە لە حکمی قەیس لە ئەنجامی خۆپیشاندان و لە ئەنجامی ناڕەزایەتی بەرفراوان بڕیاریدا بۆ یەکەم جار کە ئەوەی کە دیموکراسیە هێنێتە ڕێوە یاخود حکوومەتێکدا مەزرێنێ کە تایە خەڵکی تریش بتوانێ بەشداری بکە ئەم بارودۆخی ڕاکێت توانی بە هیچ جۆرێ بارودۆخی برسیەتی قات و قڕی جەنگی بەردەوام کە رووسیا بەهۆی کەشمەکێشی با بڵین کردنەوەی بازاری سەرمایە لەگەڵ وڵاتەکانی و نەیتوانی ئەم گۆڕانکاریە هەڵخەڵەتێنەرانە بوو تا ڕادەیەکی زۆر بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بەردەوام خەریکی ناڕەزایەتی و خۆپیشاندان بوون لە ڕێگەی شوراکانیانەوە واتە ئەم بارودۆخە درێژەی کێشە هەرچەنە لە بە شێوەیەکی خوێناوی سەرکوت کرا ئەم هەڵمەتانەی خەڵک ئەم خۆپیشاندانانەی خەڵک سەرکوت کرا و بارودۆخەکە بەو خراپیەی کە هاوڕێ هیواش وەسفی کرد
بەردەوام بوو لە نەبوونی کار لە نەبوونی ئاش لایانی کەمی ژیان دەی باسەکرێت کە خەڵک بەوەی کە ئیشیش نەیەتوانی بژێوی خۆی و خێزانی دابین بکە هەتا ئەگەر چواردە کە شەڕی جیهانی یەکەم دەست پێ کات دواتر ئەم بارودۆخەی ژیانی خەڵک ئەوەندەی تر تونترە بێتەوە ئەوەندەی تر تووشی نەهامەتی گەورە ئەشی خەڵک تووشی قات و قڕی ئەبێواتە بارودۆخەکە لە بەهیچ جۆرێ بەرەو باشتر ناوە لە دوای ئەوە ئەگەر بێمە سەر ئەوەی ئەنجا لە 1970 کە ئەمە سەرێکی تری شۆڕشی ئۆکتۆبەر پەیوەستە بەو شۆڕشەی کە لە شوباتی 1970 ڕوویدا بەوەی کە حکمی قەیسەر لە ناو برا بە تەواوی و دەوڵەتێکی کاتی ڕاگەیەنرا و ئەم دەوڵەت لەسەر حکم بوو هەتا شۆڕشی ئۆکتۆبەر واتە نۆمان دەسەڵاتی بەدەست بوو بەڵام ئەوەی کە ڕوویدا لەو نۆم وردە ئەم دەوڵەتە کاتێ وەڵامدانەوە بە خواستەکانی خەڵک و نەیتوانی بە هیچ جۆرێ ئەو بارودۆخەی شۆڕشی بۆ کرابوو و تزار با بڵین لەناقو شتێکی لێ باشتر بە پێچەوانەوە بەرەو برسیەتی بەرەو هەژاری بەرەو نەهات تا ئۆکتۆبەر بەردەوام زیادی ئەکرد جگە لەوەش مەسەلەی لەمانی شەشا کە ئەکەونە سەرکوتی بەڵشەفیەکان و با بڵین بڕیار دەرەکەن کەلیدین و هاوڵەکانی کە ئەو کاتە وەکو با بڵین دەنگ بەرزەکەنەوە لە بەرامبەر ئەم خواستانە و ئەم ئومێدانەی کە شۆڕشی شوبات هەیبوو وەکو معارەزەیەک ئەبین دێن حکمی گرتنیان دەرەچێت پێم وایە شەشایە لینین بە مەجبوری جاوە لە کاتێکا کە ئەو مانگی 4 گەڕاوەتەوە لە دوای 16 ساڵ دووری با بڵین دوورخراوەیی لە مانگی شەشە دیسان ئەبێ هەڵبێتەوە بۆ فنلەندا و لەوێوە سەرپەرشتی ڕۆژ بە ڕۆژ شۆڕشە بکە بەڵام کۆمنتێک لەزەر کاتێککە ئەگەڕێتەوە بە جۆر لە جۆرەکان دەڵێن ئەمە بە شەبەت نەفرێکی ئەڵمانی گەڕایەوە وەکو جۆرێک لە هینی ئەڵمانیا ینی ملحەقێک بۆ باوەندە دەسەڵاتی ئەڵمانی ئەو وەختە تۆمەتبارەکرێ بەڵێ زۆر ڕاستە تۆمەتبارەکرێ ئەوە زۆر دروستە ئەو قسەیە تۆمەتبارەکرێ بەوەی کە ئەمە تەنانەت جۆرێک بوو لە تەکتیک لە ڕاستیەوەی ئەو تەکتیک بوو لە مامەڵەکردن لەگەڵ بارودۆخەکە ئەسڵەن نەیویستان ێجا لەو دۆخە ئامادە بێ لە هەندێ وەزعی تایبەتە بەڵێ ئەوەی کە ڕوو ئەدا لە مانگی 6 بەدواوە بە تایبەت لە پێترۆگراد کە ئەو کاتە با بڵین شاری کاپیتالە بێ لە رووسایە بەڵشەڤیەکان لەوێ بەشێکی زۆر لە شوراکانیان بەدەستەوەیە بەشێکی زۆر تەنانەت وای لێت دەسەڵاتی دوانەیی هەیە لە ماوەیە واتە ئەم حکوومەتە کاتیە ناتوانێت کۆنتترۆلی هەبێ بەسەر هەموو وڵاتی رووسایە و بە تایبەت لە شاری پەترۆگرادا کە ئاسیمەیە کە گەورەترین شارە کە بەهێزترین شارە دەسەڵاتی شوراکان وەک دەسەڵاتێکی دوانەیی ئەچێتە ڕێوە و حکوومەتە و سەرباری ئەوەی کە حکوومەتی کرنسکی ئێوێ بە شێوەیەکی خوێناوی ئەم ناڕزایەتی بەڵشەوەیەکان و شوراکان لە ناوبەرێ بەڵام بۆ نمونە وردە سەربازەکان ئەچنە پاڵ شۆڕش سەربازەکان ئەچنە پاڵ شوراکان و ڕێگە نایەن بە هیچ جۆرێ تەقە بکەن لە خۆپیشاندەران تەقە بکەن لە ناڕزایەتیە بەرفراوانەکان بە حکوومەتی کاتی واتە ئەو بارودۆخەم پێم وایە هەموو ڕۆژێ حساب بووە لە نێوان شوبات هەتا مانگی دا حساب بکەی هەموو ڕۆژێ حساب بووە لەسەر ئەوەی ئەم شۆڕشە چۆن هەنگاوێکی ترەچێتە پێشەوە چۆن ئەتوانێت بگا بەوەی کە ئەو ئامانجە سەرەکیی لە شۆڕشی شوباتە کە ئەویژەوە بوو خەڵکی کرێکار و زەحمەت کێش خەڵکی برسی خەڵکێک کە بۆ ئاشتی و بۆ نان و بۆ زەوی و زار خەباتی کرد و شۆڕشی کرد بتوانن ئەم ئامانجانە بێن نەدی و بەڵشەفیەکان توانیان ڕابەرایەتی ئەمە بکەن لەم نۆمانگەیە هەتا لە پێم وابێ بە دڵنیایی تەکتیکی لینین و بەڵشەفیەکان دەورێکی زۆری هەبوو لەوەی کە چۆن ڕۆژ بە ڕۆژ دەستگا سەرەکیەکانی بۆ نمونە هاتوچۆ ئەوەی کە یەکێ مەسەن بەشێ لەو تاریخە کە باسەکە ئەمانتوانیان هەموو دەستگاکانی هاتوچۆ و شەمەندەفەر بگرن بە شێوەیە کە ئەو سوپایی ئەنێرا بۆ سەرکوتکردنی شوراکان و بەڵشەفیکەکان نەیانەتوانی قیتارەکان بەکاربێنن نەیانەتوانی هاتوچۆ بکەن و بگەنە ئەو جێگا ڕووداوەکەی کۆرنیلۆفەکەی کە ئەو جەنراڵی کە بەتەما بوو بەر لەوەی کە شۆڕشی ئۆکتۆبەر ڕووبا لە تەمموزە پەلاماری پێترۆگراد بە و هەمویان خەڵتانی خوێن کە ئەوانە هەتا ئەوکەیشی لە حکوومەتی کاتیەوە وەرگرتە بوو بە جۆرێک بەڵام بواقعان ئەو وجودەی ئەوان لەوێ وجودی شورا کرێکاریەکان و شوراکانی سەربازان ئەوەی پەک خست
زۆر ڕاستە بزدەبت من باسی ئەوانە ئەەکەم یعنی ئەو شۆڕشە وردەکاریەکە کە پێم وابێ من ئەوەندەی با بڵێن سەیرم کردبێ ئەڵێن یەکێ لە باشترین ئەو کتێبانەی کە ئەتوانێ ئەم مێژووی ڕۆژ بە ڕۆژی ئەم شۆڕشە بگێڕێتەوە کتێبەکەی جۆن ریدە ئەوەی ناوەکەیم بیرخەنەوانێ کە دە ڕۆژ کە دنیای لەرزان دە ڕۆژ کە دنیای لەرزان باشترین تەڵعەنە بێ من لێرەوە بە بینەرانی ئەم بەرنامەیە ئەڵێم شتی زۆر هەیە لەسەر شۆڕشی ئۆکتۆبر تەنانەت ئێستا لە سەردەمی ئەمڕۆیە کە میدیای خێرا و یوتیوب و ئەوانە زیادە بەرنامە و شتی بە حساب مێژووی زۆر جۆرا هەیە لەسەر شۆڕشی ئۆکتۆبر بەڵام ئینسان زۆر ئەبێ بە شێوەیەکی ڕەخنەگرانە دائیمە زۆر بە وریاییەوە سەیری ئەوە بکاکە چ شتێک ئەوترێ لەسەرم شۆڕشە ئێمە ئازانین کە ئەم مێژووە خەڵک بە شێوەی جۆراوجۆر ئەیڵێتەوە و ئەینووسێتەوە و مەسەلەن یەکێ لەو هەوڵە زۆر سەرەکیانەی کە هەیە ئەوەیە کە ئامانجە سەرەکیەکەی ئەم شۆڕشە لەناو ببرێ یاخود ئەو دەستکەوتە سەرەکیانەی کە لە بەشی دووەمە ئەتوانی بە شێوەیەک بە خەڵک بوترێتەوە پێچەوانە بکرێتەوە بۆی کە خوێنڕشتنی زۆرتیا بووە بەوەی کە سەرکوتگەری تیا بووە کە ئەوەی تیا بوو کە بەڵام لە ڕاستیە ئەم شۆڕشە یەکەم جار بووە ئەمە گرنگترین شتەکە یەکەم جار بووە خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە ملیۆنەها هەست بکەن کە ئەوان دەسەڵات لا ئەبەن و خۆیان دەسەڵاتە گرنە دەست ئەم ڕۆژانەی ئەم شۆڕشەتیای ڕوویاوە ئەم تەوژمە لە وزەی ملیۆنەها خەڵک توانیوێتی شۆڕشەکە بە ئەنجام بگێنێ بە دڵنیایی ڕابەرایەتی لینین و بەڵشەفیەکان دەوری سەرەکیشی گێڕاوە لە بەسەرخستنیا دروست وایە من گۆنا لەم بابەتەوە کتێبێک هەیە ئەلێکساندەر ڕۆبینۆڤیچ نووسیوێتی ئەمانە بەشێک نین لەو پروپاگەندە زۆر جار کە لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر قسە ئەکرێت و بازەکرێتەوە ئەوانە نووسینی مارکسیستەکان تا کەسێکی وەکو ترۆتسکی کە خۆی لە ناو ڕووداوەکانە بووە بە هین وەسفەکرێ بە جۆرێک لە پروپاگەندە وەسفەکرێکە گویا ئەمە لە کاتی خۆیان بەشێک بوون لە شۆڕشەکەەوە واقعەتی ئەوانە بەڵام ئەو ڕابونێڤیچە زۆر بە ڕۆشنی ئەمانی باس کردووە کە ئەوەی لەو سەردەمەیە ئەوەی لە کاتی شۆڕشی ئۆکتۆبەر توانی شۆڕشی ئۆکتۆبەر بە ئەنجام بگەێنێ و ئەوانە ئەوە نییە کە پێڵێن دیسیپلینی حیزبی بەلشەفی یاخودەوەی مرکزیەتی حیزبی بەلشەفی ئەوەی کە لینی قسەیەکی کردو کەس نەیتوانێت قسە لە قسەیە بکە یا ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە ئەم ئەگەر بگەڕێیتەوە بۆ مێژووی شۆڕشی بەلشەفی شۆڕشی ئۆکتۆبەر بێ بگەڕێیتەوە بۆ تاریخی جابوونەوەی بەلشەفی و منشەفی و ئەوانە و لەوێ ئستینتاجی ئەو بکەی کە شۆڕشی بەلشەفی وەکووا لەوێەوە چەکەری کردووە ئەو هەموو ئەوانە وەڵام ئەیاتەوە و شۆڕشی ئۆکتۆبەر یا شۆڕشی رووسیا بە بەشێک لە جموجۆڵێک ئەزانەیە کە لە کۆنەوە لە ماوەیەکی دوور و درێژ لەو بەرەوە کاری بۆ کراوە یعنی بەشێک لە مێژوویەکان کە وەختی قسە لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی رووسیاکەن کە بە بڕوای من وەکو من لە پێشەکەی وتە من شۆڕشی ئۆکتۆبەر بە ڕاپەڕینێکی چەکدارانە لە ناو شۆڕشێکی گەورەترا ئەزانم بەس بەش بە حاڵی خۆم شۆڕشی ئۆکتۆبەر بەبێ شۆڕشی شوبات نابینم و شۆڕشی شوباتیش بەبێ شۆڕشی 1905 ئەساسەن واقعاً قابلی تەسەور نییە وەکو پرۆسێسێک لە ڕاستێتوانی ببینین دقیقاً وایە بەڵام پرۆسیسەکە ببخشە پرۆسیسەکە پرۆسیسی ئەو شتەوەیە شەماڵ ئەگەر ڕێگەم بی من ویستم یەکشت بڵێم ئەویش ئەوەیە ئەوەی کە تۆ ئەڵێ لێکدانەوەی زۆر سەیر و سەمەرە هەیە بۆ ئەم شۆڕشە لە هەمان تەنها لەلایەن بۆرژوازیەوە نییە بەڵکو لەلایەن خۆمان لەلایەن چەپەکانەوە لەلایەن کۆمۆنیستەکانەوە لەلایەن گروپ سیاسیەکانەوە کە خۆیان بە سۆشیالیست و بە کۆمۆنیست و تەقدیسی تۆ ئەگەر لێکدانەوەیکی ماتریالی نەکەی بۆ شۆڕش وەکو گشتێک وەکو حرەکەیەکی جەماوەری بەرفراوان ناتوانانی دەرسەکانی لێوەرگریت و ناتوانانی لێوەی فێربی من یەک خاڵم ئەمەوێ ئەگەر ئیجازەم بن پێشەوەی لەسەر مەسەلەی مێژووەکەی تێپەڕین ئەویش ئەمەیە باسی کەم دەوری ژنانە لەم شۆڕشەیە مەسەن لە کەم شوێن ئەیبیستی کە بەڕاستی لە شۆڕشی شوبات کە دەستی پێکردووە یەکەم خۆپیشاندان کە دەستی پێکردووە لە شوباتە خۆپیشاندانی ژنان بووە بە بۆنەی 8 مارسەوە بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنانەوە یەکەم خۆپیشاندان کە چۆنەڵی پێی ئەڵەن شەرارە یاخود پریشکی ئەم شۆڕشەی دروست کردووە خۆپیشاندانی فراوانی ژنان بووە کە هاتوو بۆ نان و ئاشتی
درستە هاتوونەتە سەرجادە لەگەڵ ژنانی تری وڵاتانی ئەوروپایە و دواتر ئیتر بەشەکانی تری جوتیاران و کرێکاران و شوراکان پەیوەست بوون بەم خۆپیشاندانەوە لە ڕۆژانی دوایی شوباتە مانگرتن هەبووە بەڵام هاتنە سەرجادە و بەشداریکردنی کارگەران لەگەڵ یانە ئەوە این بۆ دیارە یەکێک لەو کارگانەیەکەوە ئەم کارێتیان ڕووداوانە ئەریکسۆنی سویدیە کە فەرعەکەی لەوەیە کارگەرانی ئەوێ یانێک دقائق هەیە لە تاریخ و لە مێژووا جێڕێتەوە لەسەر ئەو ڕاپەڕینە و ڕۆژەکانی ئەوانە زۆر شتی زەرافەت وینی جوانی تایە فەرحاو فەرموو پۆیتەکە تەواو کە منیش لە بابەت ئەو مێژووە کە قسەت کرد قسەی زۆرم هەیە فەرموو تەنها ویستم ئەوە بڵێم کە ئیشارەت بە دەوری ژنان بین ژنان وەکوتم بۆ مەسلەی هەمومان نەزانین لە دوای 1911ەوە بە تایبەت کە کاتی ڕۆژی جیهانی ژنان ئیترە بێتە ڕۆژێکی ڕسمی خۆپیشاندانەکانی ژنان هەموو ساڵێ لە ئەوروپایە بەرەو زیاتر و زیاتر ئەڕوا لە ڕۆژی جیهانی ژنانە و ئەو ساڵە لە 1970ەیە وەکوتم لە شوباتە پێش ئەو ڕۆژانی کە شۆڕش دەستپێکە خۆپیشاندانێکی بەرفراوانی ژنان بە بۆنەی ڕۆژکردنەوە بکەین بۆی کەوا بینەران ئەو شتیان لەلا ڕوون بێکە ئەڵێن خۆپیشاندانی 8 مارس لە شوباتاکرا یعنی چی خۆ پێی وترە شۆڕشی شوبات بەڵام لە حقەتە ئەوەیە شۆڕشەکە شۆڕشی شوبات نەبوو شۆڕشی مارت بوو بەڵام یەکێک لەو شتانە کە شۆڕشی ئۆکتۆبەر وە شۆڕشی رووسیا گۆڕی ئەوانە تەقویم بوو تەقویمی رووسیا پێشتر 16 ڕۆژە 13 ڕۆژێکی ئەوە 13 ڕۆژی بینە دواتر چاکێکن ئەو وەختە 23 شوبات ئەبێ بە 8 مارس لە واقع ئەوان بەپی تەقویمی رووسیا لە 23 شوباتە خۆپیشاندانەکەیان کردو بۆی بە شۆڕشی شوبات ناوە برێ بەڵام حقەتەکەی ئەوەیە کە شۆڕشی شوبات نییە و شۆڕشی مارتە و لە 8 مارسی شۆ دەستی پێ کردووە نۆڤەمبەر و هینیش وەکو ئۆکتۆبەریش بەمان شێوە یعنی لە نۆڤەمبەر و لە 25 مانجیش هەر بۆیە پێوترە شۆڕشی ئۆکتۆبەر بەڵام 7 نۆڤەمبەر یادەکەینەوە بەم باسی کە لەسەر مێژوو کرا یەک شت بڵێم زۆر جار ینی ئەو مەسەلەیەک هاوڕێیان لای من دەنگتان نەما ببورن ئەبێ بە مەسەلەیەکی چۆن بڵین سیر کە ئێمەمانان کە خۆمان لە بابەت دیدگای تێڕوانینمانەوە بۆ دەوروبەر و بۆ دنیا پێمان وایە کە ڕۆڵی گرنگ لە ئاڵوگۆڕەکانە ڕۆڵی جەماوەرە بەڵام وەختێک دین کە ڕووداوەکانی شۆڕش ئەجێڕینەوە باسی فلانە قائیدەکەین باسی فلانە حیزبەکەین باسی فلانە ڕۆژ ئەەکەین کە ئەم جەماعەتە لەگەڵ یەکترا شەڕیان بوو لەسەر ئەوە جیابوونەوە ئەوانە وەکو ئەوەی کە ئەم شۆڕشە زادەی ئەم مێژووە بێ لە جێگای ئەوەی زادەی مێژووی جەماوەر بێزانی وەکو چیوایەکە وایە چی بۆ فلیمێ یەکتە دەرەوە لێ دەپرسنەوە ڕووداوەکانی چی بۆڵێ فلانە پاڵەوان ئاوای کردو یەک بازی ئاوا یا یەک وای کرد و دەستێک وەشان و شەقێکی وەشان و وای کردوانە دیتەوە ئەحداسەکانی پاڵەوانەکە ئاژێڕیتەوە نەک ئەوەی کە چی بەواقعیە و فلیمەی دروست کردووانی کەوا ئەحداسی فلیمەکان چۆنن ئەو جێڕانەوەیش بۆ مێژووی شۆڕشی ئۆکتۆبەر بە بڕوای من تەرکیزکردنە سەر ئەوەی کە دیارەکە لینین ڕۆڵێکی جاکەرەوەی هەبووە لە مەفاسلێکی تاریخی دیاریکراوە توانیوێتی و ڕێگای ئەو شۆڕشە لە جێگایکە برو جێگایکی تر بەرێ بەڵام ئەوەی لینین بە عملی چاری لە ڕاستیە یعنی ئەوەی لینی شەماڵ یعنی ئەوەی لینین ئەزبوونەکە لینەوەی تو باست کرد یعنی لین من پێم وایە ئێمە تەوان هاوکات ئەم ساڵ یادی 150 ساڵەی لەدایکبوونی لینیشی دەکەینەوە من پێم وایە ینی هەلینیزم و بابن ئەو تێگەیشتنی و ئەو بەستنەوەی پەیوەندی نێوان تێر و واقع و نووسینەکانی تەنانەت پێش شۆڕژ و لە دوای شۆڕژ و تا بە ئێساس بن پێم وایە یعنی یەکێکە لەو بابەتانەی کە زۆر بە نەزەری اعتیبار بە تەسەوڕیم دەبێ وەربژیرێ ناوە حتمما وایە وەکو تیوری ڕاستە دروستە بەڵام ئەم تیوریە ئەبێت تۆ لە سیاقی ئەو شتە مێژوویە باسی بکە یعنی من ئەوەی کە ویستم مەسەر باسەکە بێن مەسەری ئەوەیە شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی رووسیا ڕووداوێکی تاریخی مێژوویە کە جەماوەرێکی فراوان تایە بەشداریان کردووە و ئەوان دروستیان کردووە نەک ڕابەرەکان یعنی ئەم جۆرە جێڕانەوەیە ئەم جۆرە جێڕانەوەی مێژوو بۆ ڕابەرەکان پێچەوانەی
ئەو دیدەی خۆمانە کە ئێمە ئەڵین مێژوو جەماوەر دروستیەکە یعنی فەرقی چیە وەک وایە کە مەسەڵەن بڵێ ئەهرامەکان چێ دروستی کرد فرعونی فڵان و نازانم چی وەختێک باسی شۆڕشی فەڕەنسا ئاکرێت و ئەوانە ڕۆبسپیر و ئەوانە بەڵام قسە لەسەر و جەماوەرە ناکرێت کە لە خوارە خۆی ڕێخستووە یعنی ئەو تەسویرە کە لەسەر بەرشەفەکان هەیە کە ئاوا مرکزی بوون قسەیەکی کردووە لینین هەمووی جێبەجێ کردووە تەواوی تاریخی ئەگەر هیچ هینی نکاتەوە ڕەتی نکاتەوە تاریخی شوبات هەتاکو ئۆکتۆبەری بەرشەفەکان ڕەتی ئەوواکاتەوە لینین چەنان جار پێشنیاری کردو پێشنیارەکانی ڕەت کراوەتەوە چەنان جارشتی وتووە شتەکانی هەڵجێڕاوەتەوە هەنێک ڕووداوی دیاریکرا و ڕوویداوە ئەوانە کە ئەگەر بەرشەفەکان نەیانتوانایە حیزبێکی فلیکسبل بن حیزبێکی مەرن بن کە بتوانن زۆرترین خەڵک لە گەوری خۆیان کۆکەنەوە نەفزی جەماوەر عکسکەنەوە لە ناوخۆیانە کە جەماوەر نەزەری ئەگۆڕێ لەسەر شتێک لە لای ئەوانیش بگۆڕێت و ئەوانە و ئیلتیزام نەکەن بۆی کەوا بڕیارەکانی سەرەوە ئەڵێکی بە بڕای من سەرکەوتنی بەدەست نایەن ئەو شۆڕشەوە دەتوانێت بڵێت چی شەباڵ یعنی من ئەگەر بۆی دقیقتر تێبگەیت دەتوانێت بڵێ کە شۆڕش پێشەوەی قسەکردن بێ لەسەر یعنی ڕۆڵی فاکتەری ذاتی فاکتەری مەوزوعی ئەم شۆڕشەی دروست کرد هەر فاکتەری ذاتیە بەڵام فاکتەری ذاتی ئیتر ئێمە نەیکەن بە بەشەرەکان بە حیزبەکان بە بیر و باوەڕەکان و بیر و بۆچوونەکان ئەزانسەم بە پرۆسیسێکی کۆمەڵایەتی هەیە جەماوەریی فراوان تایە بەشداریەکە ئەنی تۆ رووسایەکی گەورە و گران کەس پرسیاری ئەوە ناکات رووسایەکی گەورە و گران سۆڤێتەکان خۆ ئایدیای لینین نەبوو ئایدیای ترۆتسکیش نەبوو سۆڤێتەکان کە دروست بوون ئایدیای ئەنارکیستەکان بوو بەس بەشێک ئەنارکیستەکان بەشداریان تێکرد لە 1950 لینین خۆی بەدەمی خۆی ئەڵێمە ئەزمونێکە جەماوەر هێناوێتی پێش جەماوەر فێری ئێمە کردو کە ئێمە چەبێت چی بکەین باشە ئەم سۆڤێتانە کە لە پترسبۆرگ دروستە بێ باشە پترسبۆرگ شوێنێکی کارگەری و بەشەفەکان تایە بەهێز بوون و ئەو حیزبە بەشەفەی کە باسێکن ئاواهین بۆ 2000 ئەندامی هەبوو لە شوباتی ساڵی 1970 کە لینین کاتێک کە لینین گەڕاوەتەوە کە شۆڕشەکە ڕوویاوە لە شوباتە ئەو شۆڕشە عەزیمە ڕوویاوە بەلشەفەکان 2000 ئەندامیان هەبوو ببوونە 4000 ئەندامیان هەبووە لە هین لە ناو شارێکی گەورەی وەکو پترسبۆرگە کە چەند ملیۆن ئینسانی تیاژەوە چەند ملیۆن کارگەری تێبۆ لەوێ باشە ئەی باشە سەرانسەری رووسیاچی رووسایەکی فراوانی پانوبەرین کە زیاتر لە 145 ملیۆن ئینسانی تیاژەوە ئەمانە چۆنی سۆڤێتەکان شوراکان ڕۆیشتن چوونە ناو هەموو گەڕەکێکە و چوونە ناو هەموو ئەگەر ئەمە جوڵانەوەیەک نییە کە چەنای چەند ساڵ کاری بۆ کراوە کە لە پشتی ئەوی ئەو جوڵانەشە لینینی کردووە بە لینین یعنی ئەوەی کە لینینی بە ئێمە گەیاندووە شۆڕشی ئۆکتۆبەرە نەک ئەوەی شۆڕشی ئۆکتۆبەری بە ئێمە گەیاندووە لینینە ئەمە حقیقەتەکەیە و ئەمەیە شۆڕشی ئۆکتۆبەریش ڕووداوێکە کردەیەکی مێژووی دەتوانی بڵیت یعنی پەیوەندیەکی دیالکتیکی لە نێوان لینین و شۆڕشایە لە نێوان لینین و شۆڕشی رووسیا شۆڕشی ئۆکتۆبەرەیە و بالفعل من لەگەڵ تێگەیشتنم کە ئێمە دەبی ئەم پەیوەندیە دیالکتیکە ببینین نەک پێمەوا بێ کە ئەمە یعنی وەکو هەندێک جار ئەوەی ناویانە دەنێ ئیرادەگەریەکان بە تەسەوڕێکی ئیرادەگەریانە ئێمە شۆڕش ببینین دروست وایە بەرحاڵ پێما بێ بۆ ئەم بەشەمان بەسە من دیارە بە ناچارە بێ بڕۆین بەرەو ناوبڕێک حتمما پاش ناوبڕێکی کوردەگەرینەوە لای ئازیزانمان و بەرنامەکەمان بۆ بەشی دووەم کە قسە لەسەر ئاکامەکانی و لێکەوتەکانی شۆڕشە درێژە پێدەین لەگەڵمان بن پاش ناوبڕێک دینەوە لاتان ئازیزان ئازیزانم کاتتان باش من شەماڵ عەلیم و ئەمڕۆ لە کەناڵی هیواوە سەبارەت بە شۆڕشی ئۆکتۆبەر قساکەین لە بڕگەی پێشووە سەبارەت بە مێژووی شۆڕشی ئۆکتۆبەر چی مێژوویەک شۆڕشی ئۆکتۆبەری بەرهەمێنا قسەمان کرد هێزە دەرگیرەکان و ڕووداوەکانی و بەشێک کورتەیەک لە مێژووەکەی ئێستا لەسەر سەبارەت بەم بڕگەی دوایی بڕگەی دووەمی بەرنامەکانمان لە گۆناوە دەست پێکەین کە بەڕای ئێوە بار و ئەنجامەکانی شۆڕشەکە چی بوو گۆنا بڵین دەستکەوتەکانی کاریگەریەکانی لە ئاستی ناوخۆ لە ئاستی دنیاە چۆن هەڵەسەنگێنی فەرموو کاتێک وەکو
کاتێک وەکو کۆمونیستێک یا وەکو کەسێکی سۆشیالیست باز لە دەستکەوتەکانی شۆڕشی ئۆکتۆبەرەکەی ناتوانی دڵت پڕپڕ نەبێ لە ئومێت، ناتوانی واقسەنە یعنی ئەوەی من پێم وایە یەکەم دەستکەوتی گەورە کە هێنای و هەر ئەشمێنێتەوە بەجیالەوەی کە دوای چەند ساڵێ ئەم شۆڕشە بە شکست گەیشتووە یا چۆن ڕۆیشتووە ئاراستەکەی بەرەو کێ ڕۆیشتووە ئەوە بابەتێکی ترە. بەڵام ئەوەی کە شۆڕش ڕوویدا، ئەوەی کە دەسەڵاتی لە چینی دەسەڵاتدار سندەوە و ملیۆنان ئینسانی کرد بە خاوەنی ئیرادە و خاوەنی خۆبەڕێوەبردن و خاوەنی ئەوەی بۆ نمونە دەسەڵاتی شورایی دامەزران، دەسەڵاتی شوراکانی دامەزران، دەسەڵاتی خەڵکی دامەزران، ئەو دەستکەوتانەی کە لە هەفتەکانی یەکەم و مانگەکانی یەکەم و تەنانەت چەند ساڵێکی شاهێنای وەکوتم ناتوانێ مایەی بەردەوام بەخشینی ئومێد نەبێ بە ئینسان بەوەی کە لابردنی سیستەمی سەرمایەداری هێنانی بەدیل بۆ ئەم جۆرە لە سیستەم و کاری بەکرێ و ئەمانە کارێکی ممکنە و کارێکە چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و خەڵکی ئاسایی کە دوورە لە دەسەڵاتەوە ئەتوانێ بێت دەسەڵات بگرێتە دەست، ئەتوانێ ئیرادە بکە. ئەمە پێم وایە گەورەترین دەستکەوتێتی ئەتوانی تۆ هەمیشە بیڵیت و بیڵیتەوان. بەس مەسەلەیەکی تر جگە لەم ئیرادە گەورەیە ئەم کاریگەریەی لە جیهانی شادانە نەک تەنها لە بۆ چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش لە ڕووسیایە، بەڵکو ئەم کاریگەریەی لەسەر وڵاتانی تر تەوژمدان بەوەی کە چینی کرێکار لە وڵاتانی تر چۆن ئەتوانن لە ڕێگەی پێکێنانی شوراکان و مانگرتن و ناڕەزایەتیەکانەوە چۆن ئەتوانن ئیرادە بگرن و هەوڵ بن کە شۆڕش بکەن و هەوڵ بن وەکو ڕووسیا بکەن. ئەمە بۆ چەنەها ساڵ کاریگەری دانا. ئەسڵەن من پێم وایە بۆرژوازی و چینی بۆرژوازی تۆقان دەوڵەتە سەرمایەداریەکانی تۆقان و تا ئێستش تۆقانونی. دقیقاً تعبیرێکەیە گۆناڵێ ئەڵێ تا شۆڕشی ئۆکتۆبەر باس لە پێویستی گۆڕانکاریەکرا. شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی رووسیا نیشانیدا کە گۆڕانکاری ممکنە، ینی لەوەی کە شتێک کە پێویستە ئەوەی کە شتێک ممکنە. ئەم هەنگاوە بەڕاستی ئەو کارە بوو کە شۆڕشی ئۆکتۆبەر ئەنجامیداوە جەماوەر و کارگەری رووسیا ئەنجامێندا. فەرموو. ڕاستە هەر ئەوەی کە لە هەفتەکانی یەکەمە یاخود لە چەند ساڵی یەکەمی ئەم شۆڕشەیە زنجیرەی ئەو یاسایانەی کە دەرکران لە دابەشکردنی زەوی بەسەر جوتیارانە لەو گۆڕانکاریە زۆر بنەڕەتی و بۆ یەکەم جار لە مێژووی هەموو کۆمەڵگەی یەکسانی ئەو یاسانەی بە قازانجی ژنان دەرکرا کە من ئەگەر فرسەتم بن دواترە چمە سەریان دەبرێ ئەمە ئێستا فرسەت بۆیەوە بکەمەوە. بەڵام ئەو یاسانەی کە دەرکران ئەو گۆڕانکاریانەی هەوڵیان بۆ درا بێوێ نەبوو. مەسەلەی ئیرادەگرتن و هێنانی خەڵک لە خوارەوە بۆ سەرەوە بۆ ناو دام و دەستگاکانی دەسەڵات و لەوانە ژنان کە چۆن فێری ئیدارەدان بن، فێری سیاسەتکردن بن، فێری چاودێریکردنی دام و دەستگاکانی دەسەڵات بن و لە هەمان کاتا دروستکردنی دایەنگای گشتی و بە کۆمەڵایەتیکردنی کاری نێوماڵ و چوزانم ئازادکردنی ژنان لە مەسەلەی هاوسەرگیری و جیابوونەوەیە هاندانی ژنان بۆ سربەخۆی ئابووری چەندین بواری تر کە هێنایە پێشەوە بۆ مەسەلەی ژنان و بێوێنە بوو. بالمناسبە یەکێک لەو شتانەی کە لە شۆڕشی ئۆکتۆبەرا بوو بە قانون بن پێم وایە هەتا ئێستاش لە سویدا نەبوو بە یاسا کە پێکەوە ژیانی سوید بۆ نمونەیەکە لە وڵاتانی کە پێکەوە ژیان تایە یاسای هەیە، ینی نەک بڵێ زەواج ئیلا تۆپچی بۆ کەلیسە زەواج بکەی ژن و پیاوێک لە سویدا گەر بڕیاردن بە یەکەوە بژین ئەچن داواکەن ئەڵێن ئێمە سامبۆین سامبۆ یعنی پێکەوە ئەژین پێکەوە لەلاو ماڵێکە ئەژین. تا ئێستاش ئەمە لەباری قانونیەوە بۆ هەموو شتێک وەکو زەواج نییە. لە رووسیا لە 1970 ئەوە کرا بە یاسا کە ئەو پێکەوە ژیانە ئیختیاریە لەگەڵ ئەوەی کە زەواج بکەن لەگەڵێکە هیچ فەرقێکی نییە. زۆر ڕاستە. دەستکەوتەکانی بۆ ژنان یعنی بێوێنەیە ئەوەی کە ئەچیتەوە سەرە و مێژووە و سەیری ئەو یاسانە ئەکێک کە دەرکرا سەیری ئەو بەرنامەیە کە چوار با ئێجگاری باسی کەم باشترە ئەتوان ئێوە دوایی بچنە سەرلایەنەکانی تری. با من باسی دەستکەوتەکان بۆ ژنان بکەمە گەر باشە. ئەوەی کە من تێگەیشتم لەو
بەشە لە مێژووی ئەم شۆڕشەکە بینیومە ئەوەیەکە لە هەفتەکانی یەکەمە لە مانکانی یەکەمە ئەم شۆڕشە مەسلەی ڕزگاری ژنانی لەسەر 4 پایە دابین کرد 4 پایەکە ئەمە بوو یەکەمیان ئەوەی کە پەیوەندی جنسی و پەیوەندی هاوسەرگیری ئازاد بێت لە نێوان ئینسانە بە ژن و بەپیاوە پایی دووەمی ئەوەیە کە بۆ ئەوەی ئەمە ئازاد بێ ئەبێ ژنان لەباری ئابووریەوە سربەخۆ بن ئەبێ ژنان بتوانن دەرامەتیان هەبێ هەتا لە مەسلەی زەواج و پێکەوە بوون لەگەڵ پیاوانە ئیعتیمادیان بۆ ژیان بە پیاوان نەبێ مەسلەی سێهەم زۆر کەسەیەکی ئەم پایانە زۆر بە شێوەیەکی ورد حسابی لەسەر کراوە چونکە یەک پەیوەندی بەویترەوە هەیە بەدیهێنانی هەر یەکێکیان پەیوەندی بە بەدیهێنانی ئەویترەوە هەیە چونکە مەسلەی سێهەم ئەوەی کە چۆن ژن ئەتوانێت لەباری ئابووریەوە سربەخۆ بێت چۆن ئەتوانێت کار بکە ئەبێ کاری نێوماڵ بە کۆمەڵایەتی بکرێت ئەبێت تایەنگا گشتەکان و خواردنگا گشتەکان و جلشۆرە گشتەکان دابین بکرێ بۆی ژنان بتوانن دەستیان ئاوەڵا بێ لەباری ئابووریەوە سربەخۆ بن و پایی چوارەمی کە باسەکە مەسلەی خێزانە مەسلەی ئەوەی کە خێزان بەو شێوەی کە ئیناسین و کە یەکەیەکی ئابووری و یەکەیەکی دنیای سەرمایه‌داری بەو شێوەیە کە سەپێنرابوو لەسەر ئەساسی نایەکسانیکی تەواو لە بینی ژن و پیاوە ئەم شێوەیە لە خێزان هەڵەوەشێتەوە خۆی بە نەتیجە ئەگەر ژنان فرسەتی یەکسانی ئابووریان هەبێ فرسەتی هاوسەرگیری ئازاد یاخۆ پێکەوەبوونی ئازادیان هەبێ و کاری نێوماڵ بە کۆمەڵایەتی بکرێتەوە خێزان بەو شێوەی کە هەبوو ئیتر خۆی بەرەو هەڵوەشانە و بەرەو شێوەیەک لە ژیان ئەچێکە پێویستی بەو هەموو یاسا و ڕێسا نایەکسانە نییە لە نێوان ژن و پیاوە کۆنتترۆل بکرێ بەرەو هەڵوەری نەچێت دروستتر وایە بڵێنەوە نیە ئینگلیزیەکەڵی وی دەرەوەی ینی من پێمە باشدادەڕژێتەوە دەسەڵات هەڵی وەشێنێتەوە بڵێ من لەگەڵەوەم کە ئەو مەفهومە ڕەنگە ئینتربێ ینی داڕشتنەوەی بنیادا لە ڕاستی ینی بنیادی خێزان نەک بۆ مانایی کە ڕەنگە ئێستا بەجۆی لێرە لە هەرێمی کوردستان بە جۆری شتر گۆنام قسەیت و لێک بدرێتەوە بڵێ نەما لێدانە لە هەندێک شتر ینی داڕشتنەوەی لە ڕاستیە لێسەدنەوەی ئەم دەسەڵاتی پیا و سالاری و نێر سالاریە و داڕشتنەوەی بنەمایەکە لەسەر بنەمای یەکسانی ئەم پەیوەندی جارێشتر دروستەکەێتەوە بەڵێ دروستە ئەوەی کە پەیوەندی خێزانی تر پەیوەندیەکی ئابووری و لەسەر بنەمای نایەکسانی و ناهاوسەنگی دەسەڵاتی پیاوژن بنیاد نابێت ئەوە تەفسیرەکەیەتی نەک هەستێکی لەوانەیە لە هەرێمی کوردستان بە شێوەی جۆراجۆ تەفسیری بۆ بکرێ بەڵام تەفسیرەکە نەهێشتنی نایەکسانیە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی یەکەی خێزان ئیتر خۆی چ تەفسیرێ وەرەگرێ ئەوە شتێکی ترە چونکە بە مەدەنیکردنی یاساکان مەسەلەن ئەوەی کە ئیتر زەواج لەسەر ئەساسی یاسایەکی مەدەنی و ڕۆیشتن بۆ دائیرەیەک کە لەوێ ناونووسی خۆ دەکەی نەک لەسەر ئەساسی با بڵین دین یاخود هیچ جۆرە کەلتورێکی گۆنە بینە بە چاوی خۆ 103 ساڵ پێش ئێستا ینی ئەم گۆڕانکاریە جەوەری کراوە ئێستا ئێمە پێش لە 2008 بوو یاسای باری کەسێتی لە کوردستان هەموار کرایەوە چی نێمانەی کەین بۆی بتوانین تەنیا فرێژنی قەدەغە بکەین ئەوەشمان نەتوانی ئەوە بوو بەرەی ناسیۆنالیستی و ئیسلامیەکان و کۆنەپارێزی ئەوانەیەکیان کرد بە زۆرینە تەنیا قەیدیان کرد فرێژنیان قەیدیان کرد یعنی مەسم لە کاتێک شۆڕشە کردەوەی جەنابە دووست بەمانەی کەلیمە شۆڕشە بێ و لەگەڵ خۆیە گۆڕانکاری جەوەری دێنی ئەمەی نەتیجەکەی ئەوە ئابینی ڕاستە من آخر قساکەم بۆی فرسەت ئیتر بۆ ئێوە بکەموانێ ئەو گۆڕانکاریانەی کە شۆڕش هێنای لە سەرەتاوە بواری کردەوە بۆ ئیماجینەیشن چۆڵی بۆ داهێنانی بەشەر لەوەی کە تۆ چۆن شۆڕش ئەتوانێ هەموو شتێ هەڵوەشێنێتەوە و هەموو شتێ لە سەرەتاوە بنیاد بنرێتەوە ئەم جارە لەسەر بنەمای یەکسانی لەسەر بنەمای ئەوەی کە مرۆڤ سنتەری ژیانە و سنتەری ئابووریە و سنتەری سیاسەتە و مافەکانی مرۆڤ کە من پێم وایە ئەم شۆڕشە توانی بۆ ساڵەهای ساڵ دوای ئەوە کاریگەری دانێ لەسەر هەموو ئەم شتانە ئێسای بینین کە ئەڵێ مافی مرۆڤ و یەکسانی جێندەری و عەدالەتی و هەموو ئەمانە شۆڕشی فەڕەنسایەکەم و دووەم شۆڕشی ئۆکتۆبەر توانیان ئەم مەفهومانە لە دنیای سەرمایه‌داریش مەجبور بکەن بەوەی ئەمانە بنیاد چۆڵی بیهێنێ بیکاتە بەشێک لە پراکتیسی خۆی چونکە بەبێ ئەوە ناتوانێت هەڵ بکات
شۆڕشی ئۆکتۆبەر کاریگەری زۆر بوو لەم بارەیە. من لێرە پێویستە باس بە لە شتێ بکەم هەر بەر لەوەی کە مۆزوعی باسی مافەکانی مرۆڤت کرد. یەکێ لەو شتانەی کە خەڵک نایزانەوە بە پێچەوانەی ئەو حەقیقەتەوە لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی ڕووسیا بەرشەفەکان ناسراوە ئەوژەوەیە کە بەرشەفەکان خەڵکیان کوش خەڵکیان نرد بۆ گولاگ سزنیان کرد زیندانیان کرد بە چەندین کەسیان بە بێتاوان کوشت و ئەوانە بەڵام کەس باسی ئەوە ناکات کە بەرشەفەکان لە واقعا یەکێک بوون لەو هێزە یەکەمانەی کە لە دنیاە لە دەستوری وڵاتە حکمی ئەعدامیان ئیلغا کردەوە يعني حكمي اعدام الغاء كرايا ونما حكمي اعدام كلينين هات كلينين والي هات بشركان لدواي لينين حكم كان هنا و كسرشي كلينين كشتبو بيان اعدام كرد بلان حقيقه بدايتي امشوشا بم جوجميت كهاتبو بم هيزو كهاتبو همو او يشك بولا دسكوتكان كهنا بيشو يعني هاي شي ترك كم تباز بيوانا بون او باسي كغونا كردي لسال موضوع جنان کەم کەس ئەوە زانێ کە یەکێک لە مەطلبە سەرێکیەکانی 8 مارس کە منشەفیەکان و ئێسئارەکان لەگەڵی ناکۆک بوون تەئمیمکردنی بە دەوڵەتیکردنی جلشۆرە عمومیەکان بوو. جلشۆرە عمومیەکان لە ناو شارە هەبوون چکەوەنی خەڵک ئیشیە کرد و کارگەر بووە ژن و پیا و کارگەر بوون آخر کە 8 مارس ئەڵێن ژنان ڕژانە سەجادە ژنانی کارگەری بڵێن جلوبەرگ و ڕستن و چنینوانە بوو کە هاتنە سەرجادە ئەوانی کە قوماشیان دروستەکە ئەوان هاتنە سەرجادە ئەوان کاشتی مارسیان کرد لەبەرەوە ژنان و پیاوان کاریان نەکردو ئەوانە جل چێ بیشوە جل شۆرگەی عمومی هەبوو لە دەرەوە کە کەرتی تایبەت بوو کە چێ پارەی هەبووە چوە ئیشت بۆ چێ پارەی نەبووە نابوو لە مەقاڵەکانی ژنانە بۆ ئەو جل شۆرە وە دواتر جلشۆری عمومی وەخت خواردنگەی عمومی ئێستا کە باسێکی خواردنگەی عمومی خەڵکێکی لەوانەیە بڵێمە چێم خەیاڵ هەنا خۆ هەیە ئێستا خواردنگەی عمومی باشتری خواردنگەی عمومی لەناو مجتەماعی ئێمە هەیە بەڵام بۆچی هەیە بۆ دەوڵەمەندەکان هەیە بۆوانی کە ئەتوانن هەمیشە لە دەرەوە نان بخۆن باشترین نان بخۆن نەک ئەوانی کە هەمیشە لە دەرەوە نان نەخۆ کوێ ئەمانە نەبێت لە فێ بخۆن ئەوانە باشماوەی نەخۆشەکەون بەڵام دیارە دەوڵەمەندەکان چون بۆ خواردنگەی باش و خۆشترین خواردن نەخۆن بۆ ئەوان هەیە بەڵام بۆ خەڵکی فەقیرەوانە نییە ئەو بۆ خەڵکێکە کارگەرە و ڕۆژانە زەحمەتێکێشێ نییە ئەوانەیان لە گەڕەکەکانە دابین کرد یعنی ئەمانە مەجموعەیەک تەحولاتی زۆر بوونیەوەی بوون کە ئەساسی مجتەمەعەکەی گۆڕی بەڵام لە نقطە ئەساسیەکانی کە ئەتوانی تۆ بە فاسیلەیەکی بە نقطە فەستێکی گەورەی بزانی لە تاریخی ئینسانە کە هەتا ئێستاش کاپیتالیزم لە ژێر دەستی ئەوە ڕزگاری نابێ ئەویش مەسئولیەتی مجتەمەع بەرامبەر بە فەرد يعني برلا شۆڕشی ئۆکتۆبەر باشە مثلا خەستەخانە باش وەگەر دەوڵەت بیکە بەڵام ئەگەر دەوڵەت نەیکردای خۆ کەس نەیوت وەزیفەی دەوڵەت کوانێ و نازانچی بەڵام تۆی بینی ئێستا بۆتە بەشێک لە باوەڕ و لە دیدگای هەمومە کە ئەوەی کە بەرپرسە لە بەرامبەر تەندروستی ئێمەیە دەوڵەتە ئەگەر تەندروستی خراپە بێ ئەگەر کۆرۆنا دێت و هیچ ناکرێ ئەگەر مەجبورین پارە بینەوەوانە ئەم دەوڵەتە دەوڵەت نییە ئەمە دەوڵەتی مافیایە ئەمە بازاری ئازادە و شەریکات و کۆمپانیا و دەستیان ناوتە بینەقاقای خەڵک لا یەزال ئەوەی قبول نەکردووە کە ئەگەر لە سەرجادەکان کەوت و ئەوانە حکومەت ئیسعافی نەنات بە شوێنە شتێکی ئاساییە ناتوانێت ئەمە قبولکە ئەم بە پێچەوانەوە ئێستا ئەو وەزیفەیە شەماڵ دوای ینی زیاتر لە سەدەیەک ئەو وەزیفەیە لەسەر دەوڵەت و ئەوەی پێدەوترێ مەسئولیەتی اجتیماعی و اقتصادی و زواجی ینی دەوڵات ئێستا نامێنێ ئەو مەفهومەی ئێستا باسەکرێت دەوڵەت بەرە و دەوڵەتی ینی نیولێبرالیزم کە دەچێتە چوارچێوەی دەوڵەتی حارس کە تەنیا هێزی بەدەستەوە بێ ڕۆڵی کۆمپانیەکان ببینێ نانا ئەو پرۆسیسە فەشەلی هێنا ئێستا کە تۆ لە ئەمریکای بینی ترامپ بە هینی خۆیەوە 1.2 تریلیۆن دلار تەقسیمەکات و دابەشەکە بەسەر خەڵکاڵێ با خەڵک لە برسان ئەمرێت و ئەوانە ئەیتر دەوڵەتی کۆمپانیای چیوینی چی نا ئەوە هەر هەڵبەشایەوە هەر خودی کۆرۆنا ئیسپاتی کردکە ئەو مۆدێلی کە نیولیبرالیزم هێناوەتی توانای تحملی نییە و خەڵک کە تووشی کۆرۆنا بۆ دانانیشە چاوەڕێ بکات وەلایەزان من مەبەستمەوە نییە بڵێم ئەمە لەسەرم بابەتە من پێم وایە دەکرێت ینی لە ڕاستیە بابەتێکی زۆر تایبەتە ئەوەی جەنابە دووروژان دەکرێت ینی گفتوگویەکی تایبەتی لەسەر بکەین لەو بەرنامەیە لە کەناڵی و من ئەگەر هاوکاریم بکەن لە ڕاستیە لەماوەیە ینی جارشکە بۆ ینی تێگەیشتن و بیرێنانەویان دێشت دەسم ینی لە زۆر سەرچاوە ینی لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر جارشکە خوێنمەوە
یەکێک لە کتابانەی لە ڕاستیە کە هەر برادران وەلید و زەردەشت کردیان بە کوردی قسە لەس ئەوەی هینە ئەمەی جۆن مالینۆیە مێژووی ڕاستەقینەی کۆمەنیزم و کتێبیشتر لە ڕاستیار ئەوەی جۆرج لۆکاشە وەی باز لە تاریخی وەعی تەبەقیەکە تەوان برادران لە سەقافەی جدیدە مەلەفێکی گەورەیان کردوتەوە هەر لەسە ئەم بابەتە من لە ڕاستیە ماوەیە زۆر یعنی تێگەیشتنی لە ڕاستیە بەم ئیتیجایی ئێمە هەر بە تایبەتی ئەوەی لەسەر مێژووی ڕاستەقینەی کۆمەنیزم ڕێک بەو نەفەسەیەوەی ئێمە یعنی ئێستا قسەی لەسەرەکەین قسە لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر و هەڵسەنگاندن و دەستکەوتەکانی دەکاتن تەمان ئەگەر لە ئاستی یعنی فکری فەلسەفی فکری و کللتوری پێشکەوتن و گۆڕانکاری کۆمەڵایەتی و مەسەلەی سیاسی و هونەری زانستەکان هەتاتوایی ئێمە دەتوانین دەستکەوت و لێکەوتەکانی بەسەر تەواوی مێژووی گایەتی ببینین یعنی بە جۆرێک دەتوانی بڵێ کە سەرلەبەری ئەم ڕوئیایی هەیە یعنی ئەم دیدگایی مرۆڤ بۆ موقع و بۆ حقوق و بۆ بنەما هیومانیەکان گۆڕی طبعا شۆڕشی ئۆکتۆبەر جیالەوەی هەر لە ئەنگاوی یەکەم ینی کۆتاییە بە جەنجی جیانی یەکەم و ئیمپراتۆڕەتی ڕووسای ڕووخان ئەگەر لە دروشمەکەەوە سیر بکەی ینی بابەتی ئاشتنان ئاشتی هین زەوی هەموو دەسەڵات بۆ هینەکان بەڵێ حڕیە زەوی ئاشتینان بڵێ هەموو دەسەڵات بۆ شوراکان تەمان لەم مەفهومە گەورەتریش هەموو ژیانی گرتەوە شۆڕشی ئۆکتۆبەر لە ڕاستیە لە ئاسی ناوەخۆیشدا ینی پەیامی خۆی بۆ بەدیێنانی ئاڵگۆڕی ڕشەی لە ئاستی ئابوووریە و کۆمەڵایەتیەوە سیاسیە بەڕوونی و ڕاشکاوانە ڕاگەیان تەبەن هەر سەرەتا کۆمەڕێک ینی گۆڕانکاری سەری هەڵدا لە ینی بەجۆی لە جۆرەکان دەوترا ئەمان ینی خاڵێکیان هەبوو لە ڕاستیە کە جۆرێک بوەندێکی دەیانویست ئەوەی پێی دەوتی یوتۆپیاش لارجی واقعات جێبەجێ بکەن واتە ئەو ئومێدەی ئینسان بۆ سەر لە نوێ داڕشتنەوەی فۆرمەکانی ژیان بە جۆری شتێ لە ڕاستی چێک بوو لەو بنەمایە کە بەداخەوە ئێستا هەندێک جار ئەوەی پێی دەوترێ خەیاڵیش یعنی سیستەم خەریکە ئێستا خەیاڵی دنیایکی باشتریشمان لێ بسەنێتەوە جگەلەوەی لە ئەرجی واقعە هەموو شتی لێمان سندۆتەوە تەنانەت بە ناوی کۆمەڵێک چەمچی ینی لیبرالی فرەدە کۆمەلگا خەیاڵی ئەگەرەکانی بینین و دنیایکی تریشمان لێ دەسەنێتێتەوە تەمان زۆر هەنگاوی گرنگ و گەلێک خواستی ئەوەی پێ دەوترێت جەماوەری لە بواری جێبەجێکردنا جێبەجێ کرد لە ئاستی گۆڕانکاری کۆمەڵایەتی بەشێک بوو لەو ڕوئیا شۆڕژێرا بە خێرایی دەستیاندایەکە ئەوەی گۆنا باسی کە لە ڕاستیە من زۆر باسی ناکەم گۆنا هەرزوو فریا باسی بابەتەکانی پێویستە مەسەلەی ژنانی کرد گۆڕا هەست دەکەم تەسەوڕێکت لەسەر من و شەماڵە بووتی ئەمانە پیاون باسی مەسلەی ژنان ناکەن حەقی نییە شتێکیش بۆ مێژوو بڵین شتێکیش بۆ مێژوو بڵین زین چۆنە بەشێک فەرعێک لە ناو حیزبی بەلشەفیا هەبوو کاتی خۆی فەرعی ژنان باشە ئەو فەرعا پاش ئەوەی کە شۆڕژ سەرکەوتووەوانە و کە ئینتاج پێشکەوت و کۆمەلگاتە سەرخۆی ئەو فەرعا لەلایەن خودی حیزبی بەلشەفیا و لەلایەن ستالینەوە ئیلغا کرایەوە ئێستا کە ئەگەڕیتەوە بۆ مێژوو کاگەڕێتەوە بێ مێژوو هەستەکەی هەتا لە ناو حیزبی بەلشەفیا نیقاشاتێکی زۆر هەبوو ئەمە چییە ئەم باسە لەسەر جل شۆرگەی گشتی و ئەوانەوە هیچ منشەفەکان کە ڕەتیان نەکردەوەوانە خودی بەلشەفەکان لەسەر مۆزۆی زەواجی هین ئەوەی کە حەقی لەباربردن مەسەلەن حەقی تەلاق و جابوونەوە و حەقی زەواجی لەسەر هەموو ئەمانە ئیشکالات هەبوو مشکلات هەبووە ناقی نییە گۆنا لایەزالیش وەکو ژنێک لەگەڵ کۆمونیستەکانیش کاکە قساکە و لەگەڵ مارکسیستەکانیشە دیفاع لە هینکاوە حقیقەتێکەوە بەشێک لە 20 بوو ئەوەی مافی لەباربردنی کۆرپەلا لە ساڵ 1920 بوو تەوان بابەتی ئەوەی پێ دەوترێ پرەنسیپی کرێ یەکسان بەرامبەر بە کاری یەکسان لە ڕاستیەمە یەکێک بوو لە بابەتە گرنگەکان تەوان لەو کاتەم دەستکەوتانە بەدەسات لە ڕاستیە لە زۆرێک لە وڵاتان ژنان تەنانەت مافی دەنگدانیشان نەبوو مەسەلەی بەشداری ژنان لە دەنگدانەوە بەشداری سیاسی لە ئەمریکا و مەسەلەی چەسانەوەی مرۆڤ لەسەر ڕنگ و مافی بەشداری سیاسی لەو پەڕی تونتیژیا بوو
نکتێکم لێرە بیرکەوتەوە بابیرم نەچێت لە سویدا هەتاکو ساڵی 1970 تا شۆڕشی رووسیا ڕوویداوە مافی دەنگدان بە ژنان نەدرا بوو نەبوو کە مافی دەنگدان بە ژنان و مافی دەنگدان بە گشتی یەکێک لە کۆرسانەی کە لە جامیعە خوێنم مامۆستایەکمان هەبوو کە باسی تاریخی رووسیا و تاریخی ئەو فترەیە کرد نقطەیەکی باس کرد زۆر بەلامەوە جالب بووە تا ئێستاش لە بیرم ماوە وتی ئەو کاتێک کە لینینە ڕۆیشتەوە بۆ رووسیا کەسێکی کەش لە رووسیاوە بە قیتارە گەڕایەوە بۆ ئێرە ڕەنگە لە ڕێگەی تریان بینی بێ ئەو کەسە کە گەڕایەوە بۆ ئێرە یەکێک بوو لە ئازاکانی پەرلەمان کەسێک بوو چوو بۆ پەرلەمان لە پەرلەمان دانیشت یەگەرەتانەوەی ئەوەی لە رووسیا ڕوویداوە لە سویدا دووبارە نەبێتەوە مافی دەنگدانی گشتی بن بە هەموو خەڵک با دەنگدانی گشتی بۆ هەموو کەس بێ دیموکراسیەت بەدەستی بەلشەفیەکان و بەدەستی شۆڕشی بەلشەفی شۆڕشی ئۆکتۆبەر دامەزراوە لە ئەوروپا ئەمانە حقیقەتێکە نەبێ ئینسان ئەو بوعدە جیهانی ببینێ ئەمە چ کاریگەریی بۆ ببوورە هیوا قەتعم کردی ڕاست نانا دەست خۆش طبعا لە مەسەلەی کۆمەڵێک ئەو ڕێکەوتنامە جیهانیانەی هەبوو و ئەوەی دەوڵەتی رووسیا کە لی کشایەوە و مەسەلەی ئازادی نەتەوەکان و مەسەلەی مافی دیاریکردنی بڕیاری چارە نووس گەیشتن و بۆ بابڵێن ئەو نەتەوە سەمبیدانەی کە لە ئیمپراتۆرەتێک یان نەتەوەیەکی دەسەڵاتدادا جیا ببنەوە بەسەر بەخۆییان تەمەن ناسان ئەوی بابەتی فینلەندا یەکێک بوو لەو ئەوانەی کە کاتی خۆی پاشکۆی ئیمپراتۆرەتی رووسیا بوو بۆ وڵاتێکی سربەخۆ تەمان لە دوای ساڵی 1924 دەستوری سۆڤێت شێوازێکی فەرمی بەخشیە یەکێتی فرەنەتەوەی کۆمارەکان و ئەوەی جۆرێک لە ناوچەی ئۆتۆنۆمی تەمەن ناوی یەکێتی سۆڤێت لەمەشەوە هاتووە یەکێتی کۆمارەکانی سۆڤێتی سۆسیالیستی کە لە پێم وایە 21 کۆماری نەتەوەیی گەورە و 25 ناوچەی ئۆتۆنۆمی و چەندی ناوچەی یەکەی تر پێکات بوو تەمان مافی خۆ بەڕێوەبەری ئۆتۆنۆمی لە کۆمارەکان چەسپێنرا تەمان لە سەردەمی ئێستاماندەوە لە دوای زیاتر لەم سەدەیە ئەو هەموو گۆڕانکاریە هێشتا قەزەی مافی بڕیاردانی چارە نووس و بە تایبەتی بۆ گەلی کوردستان ینی ئێستا ئەو زوڵمەی لەسەر کورتەیە لە تورکیا لە ئێران لە عێراق لە سووریا هێشتا ڕوبەڕووی لە ناوبردن و ڕوبەڕووی شوناس دەبێتەوە بەهۆی نەتەوە بوونیەوە تەمان ئەو بابەتە لە ڕاستیەتی گەیشتنی نینی لەبارەی مافی بڕیاردانی چارە نووس و بابەتێکی دوور و درێژە من پێم وایە ئەمەشیان قابل بە بارنامەیەکی تایبەتە بۆ خۆمان بۆ گەلی کوردستان لە باردۆخی ئەمڕۆدا کە شۆڕشی ئۆکتۆبەر چی بۆ مەسەلەی مافی بڕیاردانی چارە نووس کرد و فکری لێنین لە ڕاستی و ئەزمموی گەلانی سۆسیالستی چی بۆ ئەم بابەتە کرد تەمان من تێگەم جیاوازی و تەناقوزی شەیە لەسەر ئەم بابەتە بەڵام من وەکو توراز باسی یەکەم وەکۆی ئێستای مە دەتوانین دەستی بۆ ببین لە ڕاستی چی گرینگە و هەلو تەمان لە ساڵانی سەرەتای ساڵانی 23ەکان لە دەوڵەتی سۆڤێت بودجێکی تایبەت تەرخانکرا بۆ نووسین و بابڵێن بۆ چالاکی کللتوری و فۆلکلۆری بۆ ئەو کەمەنەتەوانەی کەی سەرچاویەکی زمانی نووسراویان نەبوو تەمان بابەتی ئازار و ئەشکەندەی سەردوولەکەکان وەسێندرا کە لە سەردەمی قەیسەر تەنانەت مافی نیشتەجێبوونیشان لێ تەسکرایەوە لە چەندین ڕۆوە ژینگەی بەشداری سیاسی و کۆمەڵایەتی و ئیداریان لە فەزای گشتی نەبوو بە پێچەوانەوە بە ڕەخسا و بە فەرمی دژە جوولەکەبوون بە نایاسایی ڕاگەیاندرا تەمان وەک ریمۆن لۆتا دەڵێت لە کۆی دنیا لەکوێی دنیا لەو دەور و زەمانەدا شتی لەو جۆرە ڕوویداوە بێگومان بە وشەیەک دەڵێ لارە هیچ شوێنێک تەمان لە دەیە یەکەمی دوای شۆڕش ینی شوێنێکی ناوازت لە هەموو ڕێکەوە تەنانەت لە بواری هونەری شانۆیی سەرشەخام و برەودان باوەی پێدەوترێ ڕوحیەتی دەستە جەمعی و کاری هەرەوەزی و نێشتنی نەخوێندەواری و ئەم کاری هەرەوەزی شەماڵەوەی تۆ وڕە سەلام و مامەسا عەزیز و تەمام منیش زۆر باسیەکەن ئاگدار بە منیشە لەگەڵتانم تەمەن لە هەموو ئەم بابەتان لە ڕاستی دۆخێکی تایبەت ئینکرا ڕەنگە پرسیارێک بکرێت من پێمان لێرەدا ئەی ڕۆڵی ستالین چی بوو ینی قسەکردن لەسەر ڕۆڵی ستالین ڕەنگە یەکێک بێ لەو بابەتانەی کە قسە زۆر هەڵبگرێ و من پێم وایە ینی من بابەتی چمە لەسەر مەسەلەیە دووسیوە کە من پێم ئەوتی گەیشتنە میکانیکی هەبوو بۆ بنیادنانی سۆسیالزم
لە وڵاتێکی وەک سۆڤێت کە لە ڕووی ئابووری و کللتوری زۆر دواکەوت بوو من پێم وامە یەکێک لە گرفتەکان لە دۆخێکە تەبەن بنەماکانی سۆسیالیزم لە وڵاتێکی دواکەوتودا دەڕژێت کە بەزاڵبوونی دیدێکی میکانیچیانە بۆ ئەم مەسەلەیە دەوڵەتەکە بە تاقی تەنیا دەمێنێتەوە یعنی سۆسیالیزم وەکو دیاردەیەکی گلۆبال لە تاکە وڵاتێک ڕوبەڕووی جۆرێک لە گەمارۆدان دەبێتەوە لە هەستی ئابووری و کۆمەڵایەتی ڕوبەڕووی دژێکیی تەواو دەبێتەوە تەوان هێرشی ئیمپرالیزمی جیهانی و شەڕەکان هەڵومەردیشی تایبەتی وا دروست دەکەن کە ناکرێت لە ڕوانگەی ئێستاوە تەماشای بکەین تەمان ئەوان لە خیاڵی ئەوەدا بن حزبی کۆمۆنیست لە ئەڵمانیا دەسڵات وەربگرێت کەچی هەر لە سەرەتای سیەکان ڕژێمی نازی شکستی بە حزبی کۆمۆنیستی ئەوە بوو ئەڵمانیا هێنا بەرنامەی ئەوەی پێی دەوترێ میلیتێکەکەم ئەم باسانە هەڵگرین بۆ بەشی سێەم من لێرە چەند قسەیەک لەسەر مۆزۆی ستالین کەمە بڕای من ستالین نوێنەرایەتی جوڵانەوەیکی تر و شۆڕشێکی تر و کولەن حرەکەیەکی ترێک دەتوانین لەسەر ئەمانە خلافان هەبێ معلومە لەسەرەوە ڕێکەوتین کە ڕێک نەکەوین لەسەر هەموو شتێ بەڵام حەقەدەوەی ستالین بۆ ئێمەمانان کە ئێستا سەیرێکین و ئەوانە شتێکی جیاواز بوو ینی نەک تەنها لە بابەت مەسایلی ژنان و مەسایلی نەک بە بابەت مەسایلی کۆمونیستی و ئەوەی کە باسێکرێت دیموکراتێتوانە لە باسی مەسایلی ژنانە لە باسی مەسایلی یەکسانیە لە باسی هەشتێکاوانە هەرچیەکەکەی توانە ستالین نوێنەری جریانێکی تر و ڕوتێکی تر بوو توانین دواتر بە دوو درێژی لەسەر مۆزوع قسە بکەین بەڵام من بەم ئەم بەرگەیە حەزەکەم بەوە کۆتایی پێبێنم یەکەم شعورەکەی کە باسی ئەم دەستکەوتانەی شۆشی ئۆکتۆبر و شۆشی رووسیاکەی تو ئەوانە شعورەکەی ئەڵی لەو سەردەمەیە گەڕاون بەلایت وتوانە با بزانین لەکوێ نایەکسانی هەیە چاشکینەوە ینی هەستەکەی ئەم شۆڕشە بۆ ئەوە هاتووە کە ئینسان لە لایەکسانی ڕزگارکەوە ئینسان سعیدکە شعورەکەی چۆن ئێستا بۆ ژوازی سەرمایهداری بەلای دەگەڕێ بزانێت لە چۆ قازانشکۆکرێتەوە پارە سەرف ئەتوانێ قازانش مۆڵکات و پارە کەڵەکە بکات و ئەوانە دزی بکە سۆشیالیستەکان و کۆمونیستەکان و بەشەفەکان بۆ گەڕاون بزانن لەکوێ نایەکسانیەکەیە لەکوێ زوڵم و زۆرێکەیە لەکوێ چەسانەوەیەک هەیە لەکوێ خەڵک بەهۆی شتێکەوە زوڵمی لێکرێتەوەوانە بڕۆ سەراتی لاستی دەولیا لە ئاستینا یەک خاڵی تریش کە هەیە من پێم خۆشە لێرات تاکیدی لێ بکەم بەر لەوەی بڕۆین بۆ ناو بڕێکی تر شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی بەلشەفی ڕۆژگارێکی دروست کرد و ئەوانە کۆمەلگایەکی هێنایە بەرهەم دەسەڵاتێکی هێنایە بوون کە تۆ بە دیکتاتۆری پرۆلیتارێکی قایلی من بۆش قایل و دواتر ئەڵێم بۆچی ئەوەی دەسەڵاتێکی وای هێنایەکایەوە و گۆڕانکاریەکی وەهای دروست کرد و ئەوانە کە بە پێچەوانەوەی ئەوەی ئەوترێ فەردی کرد بە قوربانی مجتەمع فەردی کرد بە قوربانی دەسەڵات فەردی کرد بە قوربانی دەوڵەت نا دەوڵەت و مجتەمعی کرد بە مەسئول لە بەرامبەر فەردا دەوڵەت و مجتەمعی هێناخستێ لە بەرامبەر پێویستە ئەبێ دەوڵەت خزمەتی کا بە بڕای من ئەمە گۆڕانکاریی گەورە بوو و بە پێچەوانی هەموو ئەو تەبلیغاتانەوە کە قسە لەسەرەوەکەن لیبرالیزم فەردیەت ئەکەن بە قەدی لیبرالیزمە و ئەوانە سۆشیالیزمیش بە معنای ئەوەی کە جامیعە و کۆمەلگا و دەوڵەت و ئەوانە پێش فەردا بە بڕای من ئەمە تەسویرێکی زۆر زۆر نادروستە شۆڕشی بەلشەفی و دەستکەوتەی بوو کە دیدگایەکی هێنای پێشەوە کە دەوڵەت دەمدام و دەستگات کۆمەلگا ئەبێ لە خزمەتی ئینسانە بێ و بگەڕێ بە شوێنەوەیە لە شوێن ئینسان ناسەعیدە لە شوێن ئینسان نابەختەوەرە بەختەوەریکە ئازیزان و خۆشەویستان ناچارین بڕگەیەکی کورتی تروەربین پاشکەمێکی تر درێژە بە قسە و باسەکانمان دەنین بەڵام بەر لەوەی بچمە ناوبڕەوە دووبارە بیرتان دێنمەوە بۆ پشتیوانیکردن لەم کەناڵەمان بۆ پشتیوانیکردن لەم بەرنامەیان بینەرانی ئازیز بۆ درێژەکانی باسەکەمان هاتینەوە خزمەتان شەماڵ عەلیم و ئەمڕۆ لە کەناڵی هیوا سەبارەت بە شۆڕشی ئۆکتۆبەر لەگەڵ هاوکارانم گۆنا سەعید و هیوا عومەر قسە و باسەکەی ئاشکرایە کە زۆرێک لە ئێوە کاتێک کە باز لە مێژوو دەکرێت بیری بۆ چێت کە ڕووداوە مێژوویەکان دەبێت شپندێک و دەرسێکی بۆ ئەمڕۆمان هەبێت دیارە ئەوانەتان کە بە شوێن گۆڕانکاری کۆمەلگاون بە شوێن گۆڕینی دنیاون بیرتان بۆەوە چێ ئەبێ شۆڕشی ئۆکتۆبەر چیمان پێ بڵێ سەبارەت بە گۆڕین کۆمەلگا سەبارەت بە ئەمڕۆمان بۆ خەباتی ئەمڕۆمان بۆ ئازادی یەکسانی زۆرتر من لە ڕوانگەی منەوە پێم خۆشە بە کورتێک دەست پێ بکەم دواتر فرسەت بە هاوکارانی شوێن لەم باتەوە قسەی خۆیان بکەن بە بڕای من ئەوەی کە شۆڕشی ئۆکتۆبەر بە ئێمەی ئەڵێ
ئەوەیە کە گۆڕانکاری ممکنە ئەو کاتەی کە هێزێکی جەماوەری و هێزی کۆمەڵایەتی بۆ گۆڕانکاری خۆی ئامادە کردو خۆی ڕێخستووە. شۆڕش برێتی نییە لە شعاردان، شۆڕش برێتی نییە لە دروشمدان، شۆڕش تەنها بەرنامە نییە، شۆڕش هێزێکی ڕێکخراوە کە خۆی ئامادە کردو بۆ گۆڕانکاری، کە خۆی ئامادە کردووە بۆی بەدیل و ئەلتەرناتیڤی دەسەڵاتی ئاین دەبێت. ئەوەی کە لە شۆڕشی ئۆکتۆبەرە ئەبینرێەوە هەمان شتیش لە شۆڕشی فەڕەنسا ئەبینرێ، بەداخەوە لە ناو باسکردن لەوەی کە حیزبی فڵان چی کردو، هێزی فڵان چی کردو، ڕابری فڵان چی کردووانە بیرە برێتەوە، ئەوەیە کە جەماوەر بە ڕێکخراوبوون بە خۆڕێخستن هاتووە و پێش ئەوەی کە ئەوەی کۆن بڕوخێنێ ئەمەی نوێی بنیاد ناو دروستی کردووە. ینی ئەگەرەچی لەسەر شۆڕشی فەڕەنسا وردەبییتەوە ئەوانە پێشەوەی کە قسە لەسەر ئەوە بێکە دەسەڵاتی پاشایەتی بڕوخێەوە و سیستەمە هەمووی هەڵگۆشێتەوە، ئەبینیت کە لە ناو فەڕەنسایە دەسەڵاتێکی تر چەکەرەی کردووە و ئەو کاتەکەیانێ بەرەنگاری مەلیک ببنەوە لە فترێکی زۆر کەم و کورتە لە فترێکی زۆر کورتە چەند ڕۆژێکە 30,000 چەکدار لە پاریسکەوە بێتەوە. ئەمە هەمان شت ڕاستە بۆ شۆڕشی ئۆکتۆبەر. ینی شۆڕشی ئۆکتۆبەر ڕووداوێکی بەو جۆرە نییە کە جەماعەتێک گروپێک هاتون چونکە هەم سۆشیالیستەکان بجۆرێک و هەم ئەوانەشە کە لە دژی سۆشیالیزمن بەجۆرێک هەمان شت ئەڵێنەوە بەرشەفەکان هاتن موامەرەیەکیان کرد خۆیان کۆ کردەوە ئەوانە جەماعەتێک ڕۆیشتن پەلاماریاندا و دەستگاکانیان گرت و انقلاب و کودەتایان کردو ئەوانە. یا شۆڕشی رووسیا بەگشتی کاری مەجموعەیەک لە گروپی ناڕازی بۆ لە فترەی شەڕا و خەڵک بێزار بۆ برسی بۆ و هیلاک بۆ و تووڕە بۆ بۆیان شۆڕشە ڕوویداوە. شۆڕش وەکو ئەنجامی تووڕەیی خەڵک، نەک وەکو ئەنجامی هۆشیاری خەڵک، نەک وەکو ئەنجامی ڕێکخراوبوونی خەڵک، وەگەوەی کە شۆڕش بە نەتیجەی ئەوە بێکە ئیتر هیچ ئەلتەرناتیوێکی تر نەماوە بۆ ئەوەی ژیان بکەی ئەبێ پەنابەری بۆ شۆڕش و ئەوانە لە حاڵێکە باسەکە زۆرتر لەسەر ئەوەیە کە ژیانی ئایندە دەسەڵاتی ئایندە پارێزگاریکردن لە ژیان لە ئایندەیە ممکنە بۆ ئەلتەرناتیوی کە ئێستا لەسەر زەوی هەیە هەر ئێستا دروست بووە. یعنی ئەگەر لە شۆڕشی فەڕەنسا باسەکە لەسەر مەجموعی عمومی یا جەمعیەتی عمومی بوو یا ئەوەی کە دواتر بوو بە پەرلەمان و ئەوانە لە رووسایە شوراکان بوو، لە رووسیا سۆڤێتەکان بوون، سۆڤێتەکان خۆیان ئامادە کرده بوو، جەماوەریان ڕێخستە بوو، توانای ئیدارەدانی کۆمەلگانە بوو. شتێکە بێتە پێشەوە کە بیری لێکەینەوە دوو دەسەڵاتیە، دوو دەسەڵاتی ئەوەی کە بە جۆرێک پێما بێ گۆنا بوو یا هیوا بوو باسیشان کرد لە بەشەکانی پێشووترا، دوو دەسەڵاتیە، ئەوەی بڵین دوو دەسەڵات حاکمە، دەسەڵاتی حکوومەتی موقت و دەسەڵاتی شوراکان و لە واقع ئەوەی کە ئەتوانێ حکوم بکاتەوەی کە ئەتوانێت ئیداری کۆمەلگا بکە دەسەڵاتی شوراکانە. ئێمە پێویستمان بەوە هەیە، ئەمە پێمان ئەڵێ کاگەر ئێمە شۆڕشی ڕاستەقینەمان ئەوێ باسکردن لەسەر جوملەی شۆڕش جێرانە و بەرنامەی شۆڕش جێرانە و کاری شۆڕش جێرانی ئەمڕۆ بچیتە سەرجادە و مۆلۆتۆف بەهاویت و عەلەمی سوور بەرزکەیتەوە نییە. قسەکردن لەسەر گۆڕینی پێکهاتەی ڕێکخراوبوونە لە کۆمەلگایە، گۆڕینی کۆمەلگایە لە خوارەوە، دروستکردنی ئەوەی ئایندەیە بەر لەوەی ڕووخاندنی ئەوەی ئێستا بێ کە ئەمە ئەرچی سۆشیالیستەکان و ئەرچی کۆمونیستەکان و ئەرچی ئەوانەیە کە یانێ دنیا بگۆڕن. ئەگەر بەردی بناغەی دەوڵەت و دەسەڵاتی داهات و ئەمڕۆدانەوە زلێنی داینەنین دڵنیابن کە ناتوانین ئەوەی کە ئێستا هەیە هەرچەنە مافیایی بێ، هەرچەنە ئەڵقە لە گوێی کۆمپانیاکان بێ، بە شۆر بەرژەوەندی سەرمایەداریەوە بێ، خوێنمان کاتە کاسەوە بیفرۆشە، سەرنجام هەر ئەوە ئەمێنێتەوە کە ئەتوانێم حکوومەتە ئەم کۆمەلگایە ئیدارە بدا. ئەگەر ئەلتەرناتیوێکی تر بۆ ئیدارەدانی کۆمەلگا ممکن نیەوەی ئێستا بتوانێت هەڵبۆشێتەوە و بەتایبەت ئێمە باسی شۆڕشی ئۆکتۆبەر و باسی شۆڕشی فەڕەنساکەین. ڕۆژگارێکە شەبەکەی قیتارات نەبووە، ڕۆژگارێکە شەبەکەی کارەبا نەبووە، ڕۆژگارێکە شەبەکەی ئەنتەرنێت نەبووە، ڕۆژگارێکە تۆڕی ئاوی پاک نەبووە بۆ ماڵان بچێ، ڕۆژگارێکە کۆمەلگا ئەم هەموو تاقیداتە و بەم هەموو لێک ئاڵۆزیەوە نییە، ڕۆژگارێک کە بەشەرەکان لە بەردەمی ماڵەکەی خوانە، کارگەریش بوو لە بەردەمی ماڵەکەی خوانە، هەندێک سەوزەواتێک کرد لە برسا نامرد دەگەر بێکار بووایە. ئێمە ئەمڕۆ ئەگەر بازاڕ و دوکاندا بخرێ ڕۆژێک هەموو ئەوەی کە لە ئەوروپا هیبینیت و ئەوانە برسی ئەبێ لەبەرەوەی کەس ناتوانێت هیچ بەرهەمێکی خواردەمەنی بۆ خۆی دروستکە ئەمانە. ئێمە بووینەتە بەشێک لە ئەو سیستەمە کە ئەچەرخێ
و ئەگەر نەتوانین ئەلتەرناتیوێکی حازر و ئامادەبوون سیستەمە ئامادە بکەینەوەمانە ئەوەی کە ئێستا هەیە ناڕوخێ هەرچەنە نائینسانی بێ هەرچەنە ناڕەوا بێ و هەرچەنە نایەکسان و نامەعقول بێ بەدەبێ ئەوەی کە نامەعقولە نامەوجود نییە ئەوەی کە نامەعقولە هەر ئەمێنێتەوە تا ئەو کاتێک ئەوەی کە ئەتوانێ ئیدارە بدات و معقولە بەوجود شەماڵ ئەگەر ڕێگەمبەی من پێم خۆشە یەک دوو شت بڵێم لەو بارەیەوە ئەویش ئەوەیەکەم شۆڕشی ئۆکتۆبەر دوو شتی سەلماندووە بۆ ئێمە وەکو کۆمۆنیستەکانی ئەمڕۆ سەدەی 20 و سەدەی 21 یەکەمیان ئەوەی کە شۆڕشی سۆشیالیستی ممکنە و ئەکرێ و چینی کرێکار دەتوانێت دەسەڵات بگرێ دوو هەمیان و ئەمەی کردو بە حەقیان پێم وابێت تەجروبەی لینین و حیزبی بەڵشەوی ئەو دەرسەمان پێێن کە ئەڵێ چینی کرێکار ئەبێ حیزبی خۆی و بزوتنەوەی خۆی جیا کاتەوە لە حیزبی بۆرژوازی و لە شۆڕشی بۆرژوازی و ئەو کاتی کە جیای ئەکاتەوە ئەتوانێ بنەماکانی کۆمەڵگەیەکی سەرمایەداری سیستەمێکی سەرمایەداری هەڵوەشێنێتەوە و هەوڵ با وشەی هەوڵ با بە ئەنقەست بەکارێنم هەوڵ با بۆ ئەوەی کۆمەڵگەی سۆشیالیستی دامەزرێنێ بەڵام لە دنیای ئەمڕۆیە ئێمە کۆمۆنیستەکان بە بڕوای من بۆ لێکدانەوەمان لەو دەرس و تەجروبانەی لە شۆڕشی ئۆکتۆبەر وەریەگرین ئەبێ خەڵکێکی میتافیزیقی و خەیاڵ پڵاو نەبین هەرە قسانە تۆ کردن لە ئەوڵەوە ناکری ئێمە وەکو پاڵەوانێتی کەسەکان سەیری ئەمە بکەین ڕاستە تاکەکان دەوریان هەبووە ڕابەری دەوریان هەبووە بەڵام ئەمە پاڵەوانێتی نەبووە دەرسێک کە وەریگرین ئەبێ بیر لەوە بکەینەوە کە تۆ ئەبێ چینی کرێکار و چینێکی سەرتاپاگیر نەک گروپەکان بێنیتە پای شۆڕش بە گروپە کۆمۆنیستەکان و بە حیزبی کۆمۆنیست بەتەنیا ناکرێ بەڵکو بە خەڵکی بە چینی کرێکارەکرێ چینی کرێکار چینێکی بەرفراوانە پڕپڕیەتی لە بیر و بۆچوون و سنەتی جۆراوجۆر و سنەتی شۆڕژگێڕانە سنەتی هەموو جۆرە هینێکی تایە لە ناو کۆمەلگایە بەڵام شۆڕش بەمە ئەکرێ بە چینە بەرفراوانەکە ئەکرێ و حیزب بێوێ ئەم حیزبە بگەێن ئەم چینە بگەێنێ بە شۆڕش ئەبێ بڕوە ئەم چینە ڕێک بخە نەک بە تەنیا خۆی ڕێک بخە نەک بە تەنیا گروپەکەی نەک بە تەنیا هاوبیرەکانی نەک بە تەنیا ئەو کەسانی کە وەکو یەک خەت بیرەکەنەوانێ چونکە شۆڕش بەمە نەکرا شۆڕشی ئۆکتۆبەر بەوە ڕووی نەیە بەشێکی تر ئەوەیە کە ئێمە ئەبێ زۆر کراوە بین باوەڕم پێ بکە گەورەترین بە بڕوای من گەورەترین خزمەت بە بیرەوەری شۆڕشی ئۆکتۆبەر و بەو هەموو وەسف و سەنایە کە ئێمە لە بەشی دووەما کردمان گەورەترین خزمەت کە پێی بکەین ئەوەیە کە بە چاوێکی ڕەخنەگرانەوە سەیریکەین ئەوەیە کە بە چاوی زۆر زانستیانە زۆر ماتریالانە واتە بە شێوەیەکی مادی و دوور لە پیرۆزکردن ئێمە بڕوانینە فاکتەکان بڕوانینە لێکۆڵینەوەکان بڕوانینە ئەوەی کە چی کەم و کورتێک لەم شۆڕشا هەبوو چ شتێ وای کرد هەرە و نمونەی تۆ هێناتەوە کە ژنان کە باشترین نمونەی یاساکان و ڕزگاری و ئەمانیان بۆ خوڵقا و باشترین نمونەی هەموو بەشەریەت لەم شۆڕشا پیشاندرا لە ڕزگارکردنی ژنانە لە دوای چەند ساڵێ ئەسەن بە شکست گەیشت تەواوی ئەو یاسایانە هەڵوەشانەوە و نەکەر ئەوە بەڵکو ئەو ڕێکخراوەی کە ئەم کارانەی ئەکرد ئەو ڕێکخراوی ژنان کە لە نێو حیزبی بەڵشەفیە ئەم کارانەی ئەکرد و ڕابەری ئەکرد و سەرپەرشتی ئەکرد ئەسەن ئەو ڕێکخراوە مەمنوعکرا هەڵوەشێنرایەوە بۆ نمونە ئەمە یەکێکە لەو نمونانەی کە لەوانێت تۆ بتوانی گۆنا خاڵێکی گرنگت باسکردن دەبێ ڕاستی زیاتر لەسەر مەسەلا یعنی بابەتی هەڵسەنگاندن یعنی لە ئەوەی وتت کە جگە لە پێ هەڵدان ئێمە سەنگاندنمان پێویستە تەمان ڕاستیە بابەتەکە ئەوە بوو کە ئێمە بۆی تابلۆکە هەمووی ببینین تابلۆکە هەموو ببین لە ڕاستیە زۆر گرینگە لە یەک گۆشەوە سەیری نەکەین ئێمە هاتین قسەمان لەسەر لە بەشی یەکەم لەسەر هەڵومەرجەکە کرد و دوایی لەسەر دەستکەوتەکانی کرد بۆ باسی دەستکەوتەکە لە ڕاستی چکە لەم کۆمەلگای ئێستاە ئەمانە نابیندرێ و هێرشی بان قەسی لەسەر و ئەم هێرشە لە ڕاستی پێشەوەی لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر بێ لەسەر فکری سۆسیالیستیە نقطە سەری درمن پێما دیارە ئەوەی شەماڵ وتی لای من گرینگە بەڵام من دەمێت زیاتر لەسەر ئەوە تێگەیشتنی تۆ عینەلام گرینگە لە ڕاستیە هەڵسەنگاندنی ئەم بابەتە یعنی پێ دوای ئێمە لە چۆن ڕوویەکەوە پێویستان بە هەڵسەنگاندنی ئەم بابەتەیە و چۆن هەڵسەنگاندنێک لە ڕاستیە
بەڵێ من پێم وایە لە بەرنامەی پێشکەشەکرێ سەڵ تێپەڕەبێ حوتی 3 ساڵە من پێم وایە ئێمە زۆر بە دروست هاتین هەم باسی هەلومەرجە مێژوویەکەیمان کرد و هەم هاتین باسی دەستکەوتەکانیمان کرد و ئەبێ پێداگری بکەین بەردەوام لەسەر و دەستکەوتانە لە هەمان کاتا قسەکەی من هاوڕێ هیوە ئەوە بووکە ئێمە ئەبێ لە هەمان کاتا کە پێداگری لەسەر دەستکەوتەکانی شۆڕشەکەین ئەبێ وەک کۆمونیستەکانی دنی سەدەی 21 ببینین کە چ شتێک وای کرد کە شۆڕش بە شکست بگات وای کرد کە ئەم دەستکەوتانەی کە لە چەند ساڵی یەکەمی شۆڕشە کە ئومێدی بە هەموو دنیاە ئومێدی بە هەموو چینی کرێکاریە چینی کرێکار و ژنان و لاوان و هەموو بەشەکانی تری کۆمەلگایە چی وای لێ کرد و ئەبێ بە شێوەیەکی زانستیانە سەیرێمانە بکەین ئەبێ بڕۆین لێکۆڵینەوە لە بۆ نمونە لە مەسەلەی دەوری حیزب بکەین لە مەسەلەی ئەو دەوڵەتی کە دروست کرا لەباری سیاسیەوە ئەم شۆڕشە سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا بەڵام لەباری ئابووریەوە هەمومانەزانین لێکۆڵینەوەکان زۆرن مەسەلەن تۆ خۆت دەزانی ئەتوانی بڕۆین ترۆتسکی چزانم ببورن ئەرێ بۆخارین ناوەکانم بۆ بیرە خەڵک زۆرە لە سەرمانە لێکۆڵێنەوەی کردووە بە بڕای من دەوری ئێمەی کۆمونیستەکان ئەوەیە بەردەوام بە چاوی ڕەخنەگرانە سەیری لایەنە جۆرا و جۆرەکانی کەم و کورتیەکانی ئەم شۆڕشە بکەین لە کووا کەمی هێنا ئایا لە مەسلەی بێروکراتیزما بوو کە ترۆتسکی باسیەکە ئایا لە مەسلەی ئابووریا بوو کە منسوور حکمت و زۆر کەسی تر باسیەکەن شکستی ئابووری بوو شکستی ئەوە بوو کە حیزبەکە بێروکراتی بوو ئایا مەسلەی ئەوەیە کە حیزب جێگەی چینی کرێکاری گرتەوە لە دەسەڵاتە وەکو ئاسۆ کەمال باسیەکە یاخود خەڵکی تر زۆر کەسی تر بڕۆین لەسەر ئەمانە بە بڕوای من لێکۆڵینەوە بکەین بیری لێ بکەینەوە و وەکو کۆمونیستەکان پێویستمان بەوەیە کە فێربین ئێمە ئەم جارە چی بکەین بۆ ئەوەی شۆڕشێک ئەگەر هاتە پێشەوە فرسەتێکی لە بابەتی ئەوەی سەردەمی شۆڕشی رووسیا و شۆڕشی ئۆکتۆبەر هاتە پێشەوە ئەم جارە چی ئەتوانین بکەین کە ئێمە شۆڕشەکەمان بەسەرکەوتن بگەێنین من مەبەستم ئەوە بوو لەسەرم نکتێ بکەم بۆ ناگەم من اختلافم هەیە بۆ تەسویر ئەزانی اختلافەکەم چۆنیە سؤالی من پرسیاری من ئەوە نییە ئەم جارە کۆمونیستەکان چی بکەن واقعان ئەگەر ئێمە هەر بەو تەسویرەی تۆ وەفادار بین بەوەی کە دەسەڵات و دەوڵەت و کۆمەلگا لەلایەن چینێکەوە ئەگۆڕێ لەلایەن جەماوەرەوە ئەگۆڕێ نەک لەلایەن حیزبێکی دیاری کراوەوە ئەو دەم پرسیارەکانمان ئەبێ لەم منهەجێتە بیرکردنەوە ئەوە بێ جەماوەر ئەبێت چی بکە نەک کۆمونیستەکان ئەبێت چی بکەن باسەکە لەسەر ئەوەیە شۆڕشی ئۆکتۆبەر و ئەو شتێکە لە ڕابردووە ڕوویداوە ئەو مێژووی لە ڕابردووە ڕوویداوە مێژووی جوڵانەوەیەکی دیاریکراو نییە بەتەنها مێژووی جوڵانەوەیشی ئایدۆلۆژی دیاریکراو نییە بەتەنها کە لە فلانە غەڵەتی بوو لە فلانە خاڵە نازانم چی بۆ ئەوانە مێژووی جوڵانەوەیشی واقعیە کە بەهۆی بەفعلی بە کۆمەڵێک عواملی دیاریکراوە زاتی و مەوزوعی نوشستی هێناوە نەگەیشتووە سەر نەکەوتووە نەگەیشتووەتە ئەو جێگایی کە هەموو ئەهدافەکانی بەدەستبێنێت تامان من ئەوم قبول نییە خەڵک بڵێ شۆڕشی ئۆکتۆبەر نوشستی هێنا یا بڵێن شۆڕشی ئۆکتۆبەر شکستی هێنا شۆڕشی ئۆکتۆبەر سەر نەکەوت شۆڕشی ئۆکتۆبەر سەر نەکەوت لەسەر ئەوەی کە کۆبەڵگەی سەرمایهداری کۆتایی پێبێنێ و سۆشیالیزم دابمەزێرە بەڵام شۆڕشی ئۆکتۆبەر 1001 لایەنی هەیە کە تیا سەرکەوتووە و بۆ بەشێک لە تاریخ و مێژووی سەرکەوتووی کۆمەلگای بەشەری ئەگەر ئێمە دێین لەسەر ئەم مێژووە قساکەین و ئەمانەوەی هەڵسەنگاندن بکەین پێویستمان بۆیە هەڵسەنگاندن لەسەر مێژووی جوڵانەوەی کارگەری بکەین ناڵی جوڵانەوەی کارگەریە حیزب بێ بە بەدیلی ئەی بوو کە دەی باز لە عوائقەکان و مشکلاتەکانەکەی دووبارەیەوە بەسەر لە چینی کارگەرتی پەڕی مۆزوعەکە دەبێت بە کۆمونیستەکان بۆ کۆمونیستەکان دووبارە ئەو ئەکتەرن کە ئەگەر باش کارکەن ئەتوانن دنیا بگۆڕن ئەگەر خراپ کارکەن دنیا ناتوانن بگۆڕن بۆ چینی کارگەر خۆی ئەکتەری ئەم مێژووە نیە من ئەمە تێڕوانینێک و تەسویرێکی جیاوازمە لەگەڵ ئەو باسەرەشە کە هاوڕێ ئاسۆ کەمال کردوێتی کە دووبارە تۆپەکە هەڵنادەمەوە سەر ساحەی حیزب و کۆمونیستەکان و ئەوانە باز لە جوڵانەوەکی خۆمان ئەمڕۆ چی بکەین چۆن خۆمان ڕێخین من کارگەرێکم مارکسیزمیشم نەناسیوە چۆن خۆم ڕێکخەم چۆن خۆم سازمان بم چۆن شۆڕش بکەم چۆن ئەم دنیای بگۆڕم پرسیاری ئەساسی ئەوەیە بجوای بم پرسیارە نەبینەوە نەک مشکلاتی کۆمونیستەکان زۆر کردە چەپەکان کێشەکانیان چییە قەیرانی چەکەی تەواوکەین با بە قەیرانی چەپ بۆ تەواوەکەی قەیرانی
هاوڕێ شەماڵ ڕاستەکەی باز لە باسی ئێمە باسمان لەوە کرد کە چینی کرێکار شۆڕشی کردووە کۆمۆنیستەکان بەشێکن لە چینی کرێکار بەشێکی ڕۆشنبیرن لە چینی کرێکار توێژێکن لەو گروپێکن لەو خەڵکێک نین لە دەرەوەی چینی کرێکار بەشێکی ڕۆشنبیرن کە هەوڵەیەن کە هاتوون بە شێوەی جۆرا و جۆر لای خۆیان ئەوان ڕێبازێکی مارکسیستیان گرتووەتە بەر بۆ ئەوەی شۆڕشی کرێکاری بەسەرکەوتن بگەێنن بۆ ئەوی چینی کرێکار ڕێکخراو بکەن لەم ڕوانگەی و من باسەکەم ئەگینا بە تەواوی لەگەڵ ئەو ڕائەی تۆیان نە شۆڕش کۆمۆنیستەکان کردوانە نە شۆڕش بە تەنها بەڵشەفەکان کردوانە شۆڕشی چینی کرێکارە ئێستش لە هەر شوێنێکە شۆڕش ڕووبا هیچ حیزبێ من پێم وابێ قسەکانم بەو شێوەیە کرد هیچ حیزبێک و هیچ گروپێکی سیاسی کە پێی وابێ یەک بڕوا و یەک ئایدۆلۆجیا و یەک قسەیە ئەو ناتوانێت شۆڕش بکە و ناشیکە و ئەمە خەیاڵە بەڵام چینی کرێکار شۆڕشەکە کۆمۆنیستەکان بەشێکن بەشێکی ڕۆشنبیر گروپێکی ڕۆشنبیرین هەروەکو چۆن ئەنارکیستەکان گروپی ڕۆشنبیرین سندیکالیستەکان بەشێکن لە چینی کرێکار لەوانەیە لە نێو چیرە و شۆڕش تەنها ئەمەنەیە ئینەکەی من دەوری کۆمۆنیستەکان لێو ئەبینم نەگەوەی کە پێم وابێ کۆمۆنیستەکان شۆڕش بەرەو سەرکەوت بارحاڵ من نەتیجەی قسانە ئەوە نەتیجە ئەگرم ئێمە پێویستمان بە منهەجێتێکی دیاریکراو بە بەرنامەیەکی دیاریکراو هەیە کە باڵ و بەشەکانی چینی کارگەر یەک بخە نەک پێویستمان بەوەی وەکو لیبراڵەکان بڵێ من احترامی تۆگرم تۆش احترامی من بگرە من ڕێزی بۆ چوونی تۆ دانێ تۆش ڕێز بۆ چینی من دانێ هەمومانە چینە ناو حیزبێکەوە و تۆ بڵێ سیر و بنەڵێم پیاز و بەڵام بەیەکەوە لە ناوی قاعیابی بۆی ئین نەبێ من لەم هینە لە ڕاستیە من هەر ئەو گفتوگۆی ئێستا ئێمە دەیکەین یعنی بەم جۆرە لە ڕاستیە و لێکەوتەکانی ئێستا ئێمە شکستەکانی سیستەمی سەرمایه‌داری و بابن لێکەوتەکانی ئەم دەستکەوتە لە ڕاستیە یعنی من پێم وایە قسەکاتێک کەلیمەی شکست بەکاردێنین من ڕێگە لەگەر ئەو مفهومەی شەماڵ لێرە بابن نزیک بم کە کەلیمەی شکست تۆزە هینە یعنی ئێمە شکست بە چ مانایەک بەکاردێنین خۆ من دڵام ئێستا گۆناژ وردی کاتەوە هەر بەم تێگەیشتنەیە شکست بەمانە فەلسفەکەی نییە لە ڕاستیە یعنی ئەگەر ئێستا ئەم دۆخی ئێمە قسەی لەسەر دەکەین و هێشتا زۆر یعنی ئاسۆکانی ئەم شۆڕشە و ئەوەی پێدەوترێ زۆرێک لە پۆتانشێڵی ناو ینی شۆڕشەکە و دەستکەوتەکانی لە دوای ئەوە و ئەرکانی لەسەر دەوڵەت زیادی کرد و ئەو مافانەی بۆ مەسەلەی کرێکاران و بۆ بیمە کۆمەڵایەتیەکان و بۆ ئەوی باسمان کرد کە ئەوەی پەیوەندی بە مافە ئابووری کۆمەڵایەتیەکانەوەیە تەنانەت هەمووی لە ڕاستی لێکەوتەکانی بوو و ئێساش بەشی زۆری دەوڵەتەکان کە قسە لەسەر مافی ئابووری کۆمەڵایەتی کە لەسەر ژن کە لەسەر کەرامەت بۆ ئینسانەکەن لە ڕاستیە لە دەرەوەی کاریگەری شۆڕش ئەزمونێک لە بارودۆخێکی تایبەتە بیبینین ئەمە بەمانای ئەوە نییە ئێستا ئێمە ئەوەی جەنابەت تاوڕێ ئاسۆ کۆمەڵی قسەی لەسەر ئیشکالەتی حزب کردی بەمانای ئەوە نییە ئێمە ئەمڕۆ قسە لەسەر قەیرانی حزب نەکەین حزبی چەپ لە دنیا لە ڕاستیە و لە کوردستانە و قسە لەسەر مەسەلەی موقعیەتی ئەم تەنانە لە لایەکی تر لەسەر موقعیەتی کرێکار لە بەرامێنان و ئەو پەراوێز خستنە تازەیەی کە باڵێن سیستەم خستێتەوە ئێمە ئەگەر قسەکردن بێت لە ڕاستی لەسەر سوود لێوەرگرتنی لینین کاتێک کە هەموو تەسەوڕەکان پێشتر ئەوەیە بەو تێگەیشتنی کە مارکسی شۆڕش نابێت لە رووسیا ڕوو بدا دەبێت لە وڵاتێکی پیشەسازی گەورە بەنمونە بەریتانیا ڕوو بدا لینین دێ ئەمە هەڵدەجێڕێتەوە لە ڕاستیە تەمان لینین دێ ئەمە قسە لەسەر لینین وەکو فیگەرێک ناکەین لە ڕاستیە لینین وەکو نوێنەرایەتی ئەوەی شەماڵوتی بارودۆخێکی تایبەت دەکەین بەڵام لێرە لینین و حزبی بەلشەفی و ئەم هەڵو مەرجە گشتێ دێ تۆ تەسویرەکە ئاوا دەدەیت بۆیە ئێمە لە ڕاستی لە بارودۆخێکی ئاوایە چەند توانیمانە ئێمە سەوی سەرمایه‌داری ئەم هەموو بابلن لێکەوتە جیاوازانی هەیە ئێستا لەسەر بابەتێکی کۆرۆنەی ئەم بابەتی ئێستا بابەتی تەندروستی و بابەتی کۆرۆنا خۆ باشترین مؤشرە ڕۆژانە پێمان دەڵێ ئەمەی شکستی ناوی سیستەمی سەرمایه‌داری چینەما بە کۆمەلگای مرۆڤایەتینەکە بەڵام ئەم پرسیاری شەماڵش لە ڕاستی لە جێگای خۆیەتی کە سیستەمی سەرمایه‌داری من ئەم لەگەم تێگەیشتنە لە ڕاستیە تەنیا بە ناشرینەکانی بە زوڵمەکانی ناڕوخێ و بە دیدی ئێمە شۆڕژ و گۆڕانکاری پێش ئەوەی ڕوخام بێ لە ڕاستیە پرۆسەیەکی بنیادنانە یعنی جۆرێکە لە چیەکردن لە خۆ ئامادەکردن
خۆ ئەگەر هەر ئێمە هیچ نەبێ من پێم وایە بۆ ئەمەی لینین ئەمەی حزبی بەرشەفی بنیادنان نەبوو بنیادنانی با بڵێن سندیکاکان ئەوەی پێدەوترێ هین مەجالیسەکان شوراکان و پێشتر ئەو خۆ ئامادەکاریانە ئەو هەموو مناقەشەیە لە ناو حزبە ئەو هەموو تێگەیشتنا ئەموو بنەمانی دروستیان کرد خۆ ئەمە لە ڕاستیە داهێنان بوو بەداخۆ ئێستا هەموو کۆمەلیستەکان ئێمە ناتوانین ئەسڵەن لە چوارچێوێکی دیاریکراوە خۆشمان ڕێک بکەوین یعنی ناتوانین قدرەتی ئەومان نییە سازانێک بکەین لەسەرەوەی چۆن چوارچێوێکی کارکردن بێکەوە لە ڕاستیە ڕێک بخەین بە تێگەیشتنی من ئەم شۆڕشە هەمیشە پێمان دەڵێ کە دنیایەکی باشتر ممچینە لە ڕاستیە جاریشتر پێمان دەوتەوەی پێشتر ئێمە لە پێوان دەوت وەکو خەڵک لە چوارچێوەی خەیاڵە پێی دەوتین ئەمە لە ڕاستی خەیاڵ نەبوو بوو بە واقع چۆن دوێنێ ئەم واقعە دروستکرا ئەمڕۆ لە ڕاستی ئەم واقعە بە پێی بارودۆخی تازە ئێمە دەتوانین باشتر دروستی بکەم من پێم وایە تێکۆشان لەم بارەیەوە نەوەستاوە هەر دروستکردنی لە ڕاستی ئەم کەناڵی ئێمە بە چەند هاوڕەیەک بە خۆبەخش بەم ئیمکانەت و سەرڕای ئەم وەزعی خۆمان و هێندێن کەناڵێکی وە دەکەینەوە بێکەوە قسە لەسەر بابەتێکی ئەوە دەکەین و دەڵێن ئەمە بەشێکە لە تێکۆشانی مرۆڤایەتی من پێم وایە ئەمە یعنی پێمان دەڵێت کە تێکۆشانی ئێمە بۆ بنیادنانی سۆسیالیزم بۆ دنیایکی باشتر ناوەسێ لە ڕاستیە لە دوای شۆڕشی ئۆکتۆبەر و لە دوای نەوەتەکان بێگومان نەوەستاوە و ناژوەستێ هاوڕێ هیواگەر نقطەیەک هەیە نقطەیەکی تازە هەیە خاڵێکی تازە هەیە بە باسی بکە گەرنا وەختەکە زۆرتر لە باشە من آخر شت باسی بکەم شەمە لە ڕاستیە من پێم وایە جگە لە بارە بابەتیەکە ئێمە لە ڕووی مەوزوعیەوە لە ڕاستیە ئەم دۆخی ئێستا پێویستی بە بنیادنانە ئەم بنیادنانە لە ڕاستیە من لە هێزی سیاسی و خۆڕێخستنەوە دەیبینم کە بەداخەوە تا بە ئێستا ئێمە لەوە کێشەی زۆر گەورەمان هەیە و لە هاوکات وەک بینینی باڵێن ئەو گۆڕانکاریانەی لەسەر موقعی کرێکار ڕۆڵی لە سیستەمی بەرەمێنان و ئەو پەراوێز خستنە تازەیی کە کۆمەلگای سەرمایه‌داری تازە دروستی کردووە و هاوکات ئەوەی پێی دەوترێت دوجار ڕۆڵی دەوڵەت و سیستەمی سەرمایه‌داری بە مەفهومە نیلۆبرالیزمەکەی ئێستا خۆیان یعنی ئێستا لە ناو وڵاتانی ئەوروپا جارشکە قسە لەسەر نەمانی ئەم فۆرمە دەکەن و دەگەڕێنەوە بۆ ئەم فۆرمە لە دەوڵەت کە لە ژێر کاریگەری هەژمونی فکری سۆسیالیستی کۆمەڵێک ئەچی لەسەر شانی خۆی دروست کرد دواخاڵەوەی لە ڕاستیە من کۆکم لەسەر ئەم تێگەیشتنی کە بەبێ ئەلتەرناتیڤ من پێم وایە عین دەبێ واز دەبین ئێمە چیت لە ڕاستیە خەریکی نەسیحەتکردنی دەسەڵات و نازانم کۆمەڵی بابەتی تربین ئەم بابەتەی ڕخنە دەگری ئەمە دەسەڵات وایە کۆمەڵی بابەتی من پێم وایە دەسەڵات شوناسی خۆی ڕۆژانە بۆ کۆمەلگا تەرحەکە و مانیفێستەکە ئێستا ئەرکەکە لە سەرشانی ئێمەیە لە ڕاستیە کە ئێمە چۆن ئەلتەرناتیڤێک پێشکەشەکەین ئەم ئەلتەرناتیڤە من پێم وایە دەکرێت یادی 103 ساڵی شۆڕشی ئۆکتۆبەر و یادی 150 ساڵی لەدایکبوونی لینین هەموو ئەزمونونەکانی تر لە ڕاستیە یعنی هانی زیاتری ئێمە بدە لەم بارەیەوە بیر بکەینەوە من پێم وایە تێگەیشتنیی گشتی ئێستا لە کۆمەلگای جیهانی لەسەر ئەوە هەیە کە سەرمایه‌داری کۆتایی دنیا نییە بەڵام ڕاستی بەداخی شۆڕێک نەکەوتی لەسەرەوەی ئەلتەرناتیڤەکە چی بێ ئێمە قسە لەسەر سۆسیالیزمەکەین بەڵام سۆسیالیزم لە بارودۆخی ئێستاە بە چ جۆرێک کە سۆسیالیزمێکی واقعی بێ یعنی بتوانین شتێکی واقعی چێ بکەین گۆنا وتەکانت بڵێ خۆ فۆرمەڵەکەرەوە بە من آخر قسم ئەوەیە من پێم وایە شۆڕشی ئۆکتۆبەر سەرکەوت ئەوەی کە سەر نەکەوت هەرکە ئێوەش باستان کرد ئەوەیە کە سەرکەوتو نەبوو لە بنیادنانی کۆمەڵگەیەکی سۆسیالیستی و دەوڵەتێکی سۆسیالیستیە کە چینی کرێکار دەسەڵات بگرێتە دەستیایە ئەمە بە کورتی بۆ دنیای ئەمڕۆ من پێم وایە ئەرکی ئێمە جگە لەوەی کە ئەبێ پێداگری بکەین لەسەر ئەو هەنگاوانەی کە شۆڕشنا نای و ئەو دەرس و تەجروبانەی کە پۆزتیفانە ئەرێنیانە ئەتوانین بەکاری بێنینەوە لە هەمان کاتە ئەوەی کە هەمیشە بگەڕین بە دوای پراکتیسە بە دوای پراکتیسی تازە کە چۆن چینی کرێکار بتوانێ هەنگاوی بنێ بەرەو کۆتاییهێنان بە دنیای سەرمایه‌داری بە کۆمەڵگەی سەرمایه‌داری بە سیستەمی ئابووری و سیاسی سەرمایه‌داری بە دڵنیایی بە لە بەرچاوگرتنی ئەو شتانی کە هاوڕێ هیوا باسی کرد دنیای ئەمڕۆ زۆر گۆڕاوە لەو دنیایی کە لینین و بەڵشەفەکان شۆڕشیان تیا کرد کە چینی کرێکاری رووسیا شۆڕشی تیا کرد دنیای ئەمڕۆ زۆر گۆڕاوە لەو دنیایی کە مارکس لەسەری نووسی لەسەر چینی کرێکاری نووسی
ئێمە ئەوەی کە دەرس و تەجروبە بێ لەوانە وەرێگرین بەڵام ئەمڕۆ پێویستمان بۆیە کە خۆشمان خاوەنی لێکدانەوە بین لەسەر بارودۆخی ئەم چینە بە تایبەت کێتە سەر هەرێمی کوردستان بارودۆخی چینی کرێکار خەڵکی زەحمەت کێشچیە چۆن ئەتوانن کار بکەن بۆ هەنگاونان بەرەو ئەوەی کە بەدیل با بڵین کۆمەلگا و سیستەمی بەدیل چییە و چۆن ئەبینرێ لە خەڵکی چینی کرێکار خۆی چۆن ئەیبینێ چۆن وێنای ئەکات چۆن ئەسان خەیاڵی لێ ئەکاتەوانێ هەتا ئێمە حتمما دەورمان هەیە لەوەیە حتمما ئەتوانین ئەرێنی لەسەرمە کار بکەین و بەشێکی لەو هێزەی هەر خۆمان و تومانە بەشێکی لەو هێزەی بۆ دنیایەکی باشتر هەوڵەیە و من بەم ئومێدەوە ڕاستیەکەی و پێشمایم گفتوگویانە زۆر گرنگە و زۆر خۆشحاڵ بووم بە گفتوگوکە کە حتا جیاوازیەکانیشمان لێرەیە هەرچیەکە هیوادارم کە بتوانین لەگەڵ خەڵکی ترە ئەمە بەشکەین و لەگەڵ دەستەکان خۆش منی با دو قسەی خۆم بکەم بۆ من شۆڕشی ئۆکتۆبەر بە تۆی کارگەرەڵێ کە ئەتوانی مێژوو بگۆڕی من ناچمە ناو کێشەکانی کۆمونیستەکانەوە مارکسیەکانەوە بۆچی ئەم شۆڕشە سەر نەکەوت هەنگاوێکت هەڵێنا ئەی کارگەر ویستە دنیا بگۆڕی ویستە بەختەوەری بێنی ویستە ئازادی بێنی یەکسانی بێنی زۆرت هێنا تەواوت نەکرد نەگەیشتی بە ئاکام کێشە هەبوو ناڕۆشنی هەبوو زۆر مەسائل هەبوو نەدەتوانی وەڵامی بیتەوە جەنگی ناوخۆ هەبوو بە دەیان لە ڕابەرانت بە سەدان لە جەنگاوەرانت لە بەرەکانی جەنگا بەدەستی چەند هەموو هێزە ئیمپریالیستەکانی دنیا هەموو هێزە سەرمایه‌دارەکانی دنیا کوژران برسێتی هەبوو قاتوقڕی هەبوو نەخۆشی هەبوو هەموو ئەمانە ڕێگان لێگرتی سەرکەوی بەڵام سەر ئەکەوی شۆڕشی ئۆکتۆبەر بە تۆڵێت تۆ توانی دنیا بگۆڕی بەو هێزەکەمەتەوە بەو دەسە خاڵیەتەوە بەو جیرفانە بەتاڵەتەوە بەوەی کە ناتوانانی خزمەتی تەواوی مناڵەکانی خۆت بکەی بەڵام توانای ئەوەت هەیە دنیا بگۆڕی نەک لەبەرەوەی فریشتەی نەک لەبەرەوەی لە ئاسمانەوە دابەزیوی لەبەرەوەی دنیا گۆڕین لە قازانجی تۆیایە هیچ بەرژەوەندێک لە دنیای ئەم سەردەمایان نییە هیچ بەرژەوەندێک لەوەیە نییە کە سەرمایه‌داری لەسەر پێی خۆی بمێنێتەوە هیچ بەرژەوەندیت لەوەیە نییە کە هێزی کار کاڵا بێ بفرۆشرێ هیچ بەرژەوەندیت لەوەیە نییە کە خەڵک لە جاتی تۆ بڕیاردا بڕیاری تۆ بەدەستی خۆیەوە بگرێ و لە جاتی تۆ حکومکە و لە جاتی تۆ بڕیارداکە چەند نانەخۆی چۆن نانەخۆی چی ئەخۆی بناڵەکانت چۆن پەروەردەکەی بۆچە مەکتەبێکە چن قازانج و بەرژەوەندیت لەوەیە هەمووان ئازاد بن قازانج و بەرژەوەندیت لەوەیە هەمووان یەکسان بن قازانج و بەرژەوەندیت لە چەوسانەوەی هیچ میلەتێکە هیچ ڕەگەزێکە هیچ ئینسانێکان نییە لە دنیاە لەبەر ئەوە تۆ توانی دنیا بگۆڕی شۆڕشی ئۆکتۆبەر بە تۆی و دنیا گۆڕی ئەبێ پێکەوە بیرکەینەوە چۆن خۆت ڕێگەخەی چۆن ڕێخستنی داهاتی کۆمەلگا دابینەکەی وە چۆن ئەتوانی دەسەڵاتی ئایندەی کۆمەلگا دابین بکەی بەر لەوەی بیر لەوە بکەیتەوەی ئەوەی ئێستا هەیە بیرڕوخێنی ئازیزان و خۆشەویستان بەم وشانە کۆتایی بەم باسی بەرنامەیەمان دێنین وەگەبینن نێمە لێرە هەر یەکەمان لە دیدێک و بۆچوونێکی جیاوازەوە لە گۆشەنیگایەکە و قسەمان کە مەرجینە زۆر جیاواز بین بەڵام بڕیاری لەسەر هەموو شتێک کۆک نین کۆچی لەسەر هەموو شتێک کۆک نەبین ئێوە نەزانتان چییە سەرنج و پێشنیارەکانتان سەرنج و ڕەخنەکانتان باسەکانتان بۆ ئێمە بنێرن بەشدارمان بن ڕەنگە بینە خزمەتتان ڕۆژانێک ئێوە میوانیان بەرنامەی ئێمە بن بیرتان نەچێ لایکی کەناڵەکەمان بکەن بە دۆستان و ئازیزانی خۆتانی بناسێنن و هەر لە خوارەوە لێرە ئەتوانن لایکی کەناڵەکە بکەن و لەسەر زەنگەکەش کلیک بکەن بۆەوەی کە ئابدەیتەکانی بەرنامەکانتان بۆ بێ ڕۆژێکی خۆشتان شەوێکی خۆشتان هەبێ ڕۆژێکی خۆشتان هەبێ و بەرنامەی ئایندەیە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک کاتێکی خۆش بۆ هەموو لایەک